دۆستانی بەڕێز میوانانی بەڕێز هەموو لایەکتان زۆر بەخێر بن. زۆر سوپاسان دەکەم کە وەختی خۆتان تەرخان کرد بۆ دانیشتنێکی جددی لەسەر پەروەردە و خوێندنی باڵا و دەوری زمانی کوردی لە حکوومەتی هەرێمی کوردستان. بە ناوی ئێوە و بە ناوی ئەنستۆی تۆژینەوە گەشە پێدانی زۆر بەخێرهاتنی جەنابی دکتۆر فەریاد فازڵ ئاکادمی و ڕۆشنبیر و نووسەر و سیاسەتمەداری مەدەنی زۆر ناسراوی کورد بە تایبەتی لە دەرەوە دەکەم. زۆر بەخێر بی گەورەت کردی. دکتۆر فەریاد لەوە ناسراوترە کە من لێرە وەختی ئێوەی پێ بگرم، بەڵام ئەوەی کە ئەمڕۆ ئێمە لێرە کۆ کردوێتەوە لە بەرنامەی ئەنستۆی تۆژینەوە گەشە پێداندا هەیە. جەنابی دکتۆر فەریاد سابقەیەکی باشی لە کارکردن لە بواری پەروەردە هەیە و من کاتێک کە کتێبەکەی ئەوم بینی واتە و کتێبەی کە هەمومان لە منداڵیەوە خوێندومانە و بیرەوەریکی زۆر خۆشی لای ئێمە هەیە. کتێبی ئەلفوبێی کوردی بەرای ئەمین باڵدار ئیسلاحی کردووە و پەرەی پێداوە کردوێتە ئەم زەمانە. منی گەلێ خۆشحاڵ کردووە تێگەیشتم کە دکتۆر فازڵ دەبێ بە قەت پرچە سپیەکەی لە قەزایی پەروەردە و خوێندنی باڵا ورد ببێتەوە جیا لە شارەزایەکی باش کە لە زمان هەیەی. دکتۆر فەریاد تێکۆشەرێکی دێرینی میلەتی ئێمەشە و دەورێکی زۆریشی هەبووەکو ڕاگەاندن کار بە مانای گەاندنی پەیامی مەزلومیەتی میلەتەکەمان لە پێش ڕاپەڕێنەوە لە ئەسنای ڕاپەڕێنەوە لە قۆناغەکانی دواییشیدا و دەورێکی زۆر شەریفی هەبووە ئەوەندەی کە بۆی کرابێ لە ئاشتی لە کوردستاندا. دەست خۆش بێت. ئێمە ئەمڕۆ چاومان لێ ئەگەر بەسەری عیش بێ ئەم سێ بوارەمان بۆ مناقەشە بکە ڕەئی ئەو بزانین، چونکە دوای 33 ساڵ هەرێمی کوردستان خۆناغێکی زۆری بڕێوە. پێویست ناکە ئێمە بیکەین بەلاوکێ معدەنی و باسی ڕز و پەزەکانمان بکەین کە هەمان و دروستمان کردووە. گرنگەوەیە دەبوایە چەند باشتر بێ، دەبوایە پەروەردە لە کە بناغەیە بۆ پێشکەوتنی هەر وڵاتێک لە وڵاتی ئێمە چەند لەسەر بنەمای علمی بێ و دەبوایە نەوەکانی ئێمە کە ئەبنە 18 ساڵ بە چه تواناییەکەوە داخلی زانکۆکان بن و گلەیەکی زۆر لەسەر زانکۆکانی کوردستان هەیە لەسەر مستەوای علمی، لەسەر هاتنە خوارەوەی مستەوای علمی لە زانکۆکانی هەرێمی کوردستان بە جۆرێکی ئەو تۆ کە نیگەرانێکی زۆری دروست کردووە. جا ئەمە نیگەرانیەکانە و ئەوە بەرنامەی ئێمە بۆ ئەوەی کە جەنابەت قسە بکەی. دکتۆر فازڵ دکتۆر ناوی بابتم ماشەڵڵا لە بابم خۆشەویستە باست کرد. دکتۆر فەریاد ئەوێ بە پێوە قسە بکەن جاگەر حەزەکان من لە خزمەت بکەم. سوپاس. جارێ سەرەتا چاوی یەک بێکتان ما دەکەم بە خوشک و براوە کە ئەمڕۆ لەم هۆڵەدا کۆبوونەتەوە. سوپاسی کاک سەرۆک قادر و دام و دەستگاکەی دەکەم کە ئەمڕۆ لەگەڵ ئێوەدا ئەم کۆڕەی بۆ ساز کردووم. ئەوەی کە بەلاشمەوە گرنگە کە کاک سەرۆ داوەتنامەکەی بۆ ناردم سەرەتا وام زانی من ئەمڕۆ لێرانەدا باسی ئەوەتان بۆ دەکەم کە چیم کردووە لە دەرەوە و چیشم نیازە کە لێرە بیکەم. بەڵام کە سەرنجی ناونیشانەکەیمدا کە بۆی ناردووم پڕ بە باڵام گەشەم کرد، چونکە کەسێکم بینی لەو ناونیشانە کە دای نابوو کە کەسایەتی منی لە 50 ساڵی ڕابردوودا تۆمار کردبوو. هاتوو وشەیەکی دانابوو کێشە، دوایی ئەڵێ زمان، دوایی ئەڵێ پەروەردە، دوایی ئەڵێ خوێندنی باڵا. ئای کە دڵم پێخۆشە. زمان ئەو زمانەیە کە لەگەڵتاندا پێی دەدوێم، ئەو زمانەیە کە دایکی خۆشەویستم بە شیرەوە پێشکەشی کردووم، ئەو زمانەیە کە باوەڕ ناکەم بە هیچ جۆرێک بۆ ساتێکیش
لە وڵاتی ئاوارەییدا بەجێی هێشت بم زمان ئەو زمانەیە کە من دوای 45 ساڵ بەرامبەر بە ئێوە بە زمانێکە دوێم خەڵکەکە پێم دەڵێن ئەو زمانەت لە کوێوە هێناوە مانای وایە زمانی عەقڵم و زمانی گفتوگۆکردنم زمانێکە ئەم زمانە ژمارەی نووسەرانی کورد بەداخەوە زۆر کەمن کە لە توانایانە هەبووە ئەو ڕستانەی کە بەدەم دەری دەبڕن ڕستەیەک بێ کە توانای تۆمارکردنیان هەبێ زۆربەی زۆرمان بە زمانێکە دوێین و بە زمانێکیش دەنووسین ئەمە وای کردووە زمانی کوردی گەشە نەکا بەداخەوە گەشە نەکردن مانای وان نییە کە زمانەکەمان زۆر لاوازە زمانەکەمان زۆر کڵۆڵە بێمەوە سەر ئێوە خۆشحاڵم ئەو دەمو چاوانەیە ئەتان بینم زۆربەی زۆرتانە ناسم بە ناویش ئەتان ناسم ئەمە من دڵخۆشەکات ئەمە ئاواتی من بوو لە دوورە وڵاتیدا گەر ڕۆژێ لە ڕۆژان نەک تەرمەکەم خۆم گەڕامەوە خەڵکەکە بناسم یا بمناسن زۆرم پێخۆش بوو پێرێ لەگەڵ برایەکی ڕۆشنبیرە بە گەڕێک کۆنەکانی سلەیمانیدا دەگەڕام دوو کەس لە دوامانەوە بوو من ترسام نەوەک شتێکم لێ بکەن لێتان ناشارمەوە وەستام بە برادەرەکەم وت بوەستێ کەچی یەکێکیان هاتە پێشەوە وتی دکتۆر فەریاد وتم بەڵێ وتی شانازی پێوەکەم ئەی خوایە کە دڵی خۆش کردم ئەی خوایە کە گەشتکەم کرد وتی من یەکێکم لە ئەندامانی دەستەی بەڕێوەبەری گۆڤاری سلەیمانی وتم سوپاس بۆ گۆڤاری سلەیمانی و بۆ تۆش ئەمە وام لێ ئەکا زۆرم پێخۆش بوو لە هەولێرە ئێستا بەگەری جێگا ڕۆم ناوێرم زۆر جێگا دانیشتم پێم ئەڵێن ئەوە پیاوە سەرپێکەیە کە لەسەر لەگەڵ جەنابی سەرۆکا دیمان ئەو پیاوە سەرپێکەیە کە گۆرانیەکی وت من تابووم شکان دێمەوە سەر باسێکی تر لە 21 مانگی 12 ساڵی ڕابردووە زۆر خۆشحاڵ بووم کە سەرۆک کۆماری ئەڵمانیا وەزیری خوێندنی باڵای ناردبوو بۆ ئاهەنگێک کە لە زانکۆکەمدا کە 42 ساڵە خزمەتی دەکەم لە وتارەکەیدا کە خوێندیەوە وتی ئەمە شانازی بەوە دەکەین لەو دیوانە شیعریانەدا کە بڵاوت کردوتەوە دەنگی ئازادی کوردت بە ئەوروپا گەیاندووە ئەی خوایە کە گەشکە بوو چونکە من نەمویستووە قەت دەنگی چەکی ئێوە بە ئەوروپا بگێنم لە یەکەم ڕۆژەوە کە چوومەتە ئەوروپا بانگەوازی ئەوم هەڵداوە کە کورد لەگەڵ چەکدا لە دایک نەبووە هەوڵم داوە بەرهەمی عەقڵی ئێوە بە ئەوروپا بگێنم و تا لە ژیانیشان مابم ئەو بەرهەما گێنم ڕستەی دووەمیان کە سەرۆک کۆمار دەری بڕی بوو ئەڵێ بە بەرهەمە زانستیەکانتان توانیتان لە ڕابردوودا زمانی کوردی بگەێنە ئاستێک لە ئاستی زمانی فارسی و تورکی و عەرەبیدا بێ کە زمانەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا مانای وایە ئەوروپا لە فەریاد فازیل تێگەیشتووە کە لە 40 ساڵی ڕابردوودا توانیوێتی 300,000 وشەی کوردی ئاڵوگۆڕ پێ بکە لە کوردیەوە بۆ ئەڵمانی و لە ئەڵمانیەوە بۆ کوردی زۆر دڵخۆش بوو ئەوەی کە دڵگرانم ئەکا ئەو دەنگەی من لەوێ گەیشتووە لێرە نەگەیشتووە ئەمە کارێکە ئەگەر ئێوەی خۆشەویست وەک پێریە لە یەکێتی نووسەرانی سلەیمانی لەگەڵ دەستێک ڕۆشنبیری وەکو ئێوە کۆبوونەوەیکی قوتوپڕیان بۆ کردم وتم بەلایەنەوە سەیر بوو وتم من تەنیا ئەوم ئەوێ ئێمە ئەبێن نەخشە سازی بکەین بۆ 30 ساڵی داهاتووی ژیانمان ئێمە ناتوانین گۆڕانکاری لە زمانە بەینە المغریبی والعەشا یەفعەل الله ما یەشا بکەین ئەمە ناتوانین بکەین هیچ کەسێک نابێ نەوەزارەتی پەروەردە و نەوەزارەتی خوێندنی باڵا نابێت داوا لە ئێمە بکاگە گۆڕانکاریەکمان کرد گۆڕانکاریەکەمان لە سنوورێکا بێ سنوورەکە بریتی بێت لەوەی کەسبین یە کتێبێکمان بڵاو کردەوە کتێبەکە جێگای خۆی بگرێ و بە زووتین کات بڵاو بێتەوە چونکە ئێمە خوڕەوشتێکمان هەیە بەداخەوە دەست بە باڵای یەکەوە ناگرین بەڵکە یەکتری لە ناوە بین خوڕەوشتێکمان هەیە بەداخەوە ئەمە وای لێ کردوین تا ئێستا کتێبی ستاندارد لە نای ئێمە دروست نەبووە تا ئێستا زانامان تیا هەڵ نەکەوتووە کە پەنجەی بۆ ڕاکێشین
ئەمە گرفتێکی زۆر گەورەیە ئەمە لە نەتەوەکانی دنیا شتی وا ڕووی نەداوە لە نەتەوەکانی دنیا ئێمە وای لێ هاتووە ئێستا کتێب بەشبارە ئەنووسین کە خەڵکەکە تەلەفۆنم بۆ دەکاڵێ خاوەنی 10 کتێبم یا خاوەنی 15 کتێبم یا خاوەنی 20 کتێبم من نامەوێت پێم بڵێ خاوەنی 15 کتێبم حەز دەکەم یەک کتێبی هەبێ و ئەو کتێبەی شاکارێک بێ کە خەڵک سوودی لێ ببینێ بەداخەوە با من لە باسە گشتیەکانما باسی ئەو بکەم تا ئێستا هەموو ئەو باسانەی کە لە زانکۆکانمانە نووسراون لە 42 ساڵی ڕابردوودا من باسێکی زانستی ئێوەم نەدیوە کە لە زانکۆیەکە پەنجەی بۆ ڕابکێشێ بڵێ ئەوە زانستکارێکی کورد کردوێتی ئێستا خەریکەنەوەیەکی تازەمان لە ئەوروپا پێ ئەگا کە لەوێ خوێندویانە و بە عەقڵی کوردی ئێمەوە بەرەو پێشەوە ئەچن ئەمە بابەتێکی ترە ئەڵێ زمان خۆی لە خۆیدا پێکاتەیەکە کە ناسنامەیەکی کولتوری هەیە و بەو ناسنامەیە پێناسەی خۆی دەکا زمان خۆی لە خۆیدا پێکاتەیەکە کە ناسنامەیەکی کولتوری هەیە مانای وایە کولتوری نەتەوەیەک لە زمانەکەیدا ڕەنگەداتەوە کە کولتور ڕەنگی دایەوە پێ بەپێی ئەو کولتورەش ئەو زمانە نەشونما ئەکا زمان لاواز نییە بە هیچ جۆرێک کەسەکانی کە بە زمانەکە ئەدوێن لاوازن زمانەکە نازانن نەزانینی ئەوان دانی پیان نانیان بڵێن زمانەکە نازان نەڵێ زمانەکە لاوازە نەخێر من 111,000 لەو فەرهەنگەشینەدا 111,000 وشەی ئەڵمانیم کردووە بە کوردی لە 2000 لاپەڕەدا بڵاوم کردوتەوە 111,000 لە ئەڵمانیەوە مانای وایە تۆ بۆ ئەڵمانیەکە بێ بەرامبەرە هەبێ 35,000 پەردی پێشینان و ڕستەی تێدایە کەوا بێ من هاتووم گەورەترین فەرهەنگی ئەڵمانیم وەرگرتووە کۆپیم نەکردووە من وەکو فەرهەنگ نووسانی پێش خۆم هیچ کارێکی فەرهەنگیم وان نەکردووە بەداخەوە لەبەرەوە فەرهەنگ نووسانی پێش من کارەکانیان بەکاری پێناسەی زمان دانانرێ فەرهەنگ ئەبێ پێناسەی زمان بێ پێناسەی زمان مەبەست لە چییە مەبەست لەوەیە تۆ لە فەرهەنگەکەدا بێت دیاری بکەی ئەو شەی ئاوڵ ناوە ئاوڵ کارە چاوگە چاوگەکە چاوجی لێکدراوە چاوجی تێپەڕە چاوجی تێنەپەڕە ڕەجی چاوگەکە چییە بەپێی ئەو مانایە وشەیەک بە وشەیەک لێک نەدەیتەوە ئەگەر سەرنجی فەرهەنگی کوردی ئەڵمانی من بدەن ئەبینی وشەیەکم بە دەوشە لێکداوەتەوە لە خۆمەوە نا من یەک وشەم لەو کتێبانەمدا دروست نەکردووە لە 3 ناو بۆ لاوە کە ناوی مناڵە خۆشەویستەکان بن نووسیویش بە ئەڵێم ئەمە من هاتووم بۆ نمونە بۆ فەرهەنگی سۆرانی سەرتاپای ئەدەبیاتی بڵاوکراوەی 200 ساڵی کوردم تا ساڵی 2005 کە بڵاوکراوەتەوە وشەکانم وەرگرتووە کۆم کردووەتەوە لەو جێگانە کە ماناکانیان هەیە لەسەر کار نووسیومە دوایی هاتووم کردوومە بە فەرهەنگ نەهاتووم فەرهەنگی هەمبانە بۆنی لەوەربگرم و 2000 وشەی لێوەربگرم و لە 2000 وشەکەی ئەو 1000 لەو لاوەربگرم و بەم شێوەیە من بێم کارێ بکەم کارەکەم کاری خۆم نەبێ کاری خەڵک بێ بەڵکە من هاتووم زمانی نووسینی ئێوە ئەو زمانەی کە ئێستا گفتوگۆتان لەگەڵدا دەکەم بەداخەوە ئێمە وامان لێ هاتووە ڕقی خەڵکەکە هەڵدەستێنین بەوەی کاڵین ئێمە دەبێت زمانی ستاندارد دروست بکەین زمان دروست ناکرێ خوشک و برایانی خۆشەویست زمان بابەتێکە کە لە کۆمەڵگادا نەشونما ئەکا زمان بەقاڵبی کولتوری نەتەوەیەک پەروەردەکرێ زمانی ئەڵمانی زمانێکی باڵایە زمانێکە یا دەسەڵاتت دەبێ بەسەر یا دەسەڵاتت نابێ عەقڵتی پێ پەروەردە دەکەی یا پەروەردەی ناکەیت ئەمە زمانە ئەو ئەڵمانانە هەج ڕۆژێ بێ زمانەکەیان بەرەو لاوازی ئەچێ چونکە توانایان نەبووە تا ئێستا کۆنتڕۆڵە دابنێن بۆ ئەوەی ئەم لێشاوی ئەلمانیەتەی کە هێرشی هێناوە بەر هەموو شە ئینگلیزیەوە یەتە ناوە دەرگای بۆ دانەخستووە پۆڵۆنیەکان دەرگاکەیان گرتووە لیژنەیەکیان پێکە ناوە کە وشەیە گێتە ناوە لیژنەکە لە وشەکە ئەکۆڵێتەوە ئەگەر وشەکەیان بەلاوە ڕاست بوو شەکەیەتە ناو زمانەکۆگە بلانەوە نەبوو نایکن فەڕەنسیەکانیش ئەمەیان کردووە بەڵام پۆز بڵندی ئەڵمان لەگەڵ کولتور و زمانی ڕابردویانە هێشتا ئەوەی ئەمە بۆیە ئەم نمونێتان بۆ ئەوەی تێبگەن ئێمە لەکوێین بەپێی ئەو ئەنجامەی کە پێک دێ و مرۆڤێک بە زمانێکی تایبەتی دەدوێت
ئەوە ئەنجامێکە پێچی دێنێ ئەنجامەکە لە دایکەوە دەست پێکات لە دەور و پشتەکەەوە دەست پێکە گەلێ جار تکاتان لێکم ئەو مەبەستەشم ڕوون کردوتەوە ئێمە دەڵێن زمانی دایک هەندێک جار وا دەبێت کە زمانی دایکەکە زمانی دایکەکەت نییە کە تۆ بە مناڵی لە سچی دایکدا بوویت و جۆت لێ بووە هەموو زانانە پەنجیان بۆ ڕاکێشاوە کە منداڵەکە ئاگای لێ بۆیە موسیقای پێشکەش دەکەن بۆیە منداڵەکە ئەڵێ بەو زمانە کە لە دایکە بێ ڕەنگەوەکو مناڵەکانی ئێمە کە لە ئەڵمانیا لە دایکە من بەداخەوە 8 سعات لە قوتابخانەیە دایک و باوکەکەی لە سنوورێکی زۆر تەسکا گفتوگۆ لەگەڵ مناڵەکەدا دەکەن چۆنی کوڕم بەخێر بێتەوە برسیتە ئەرێ دوێنێ سەرماوە بوو نەخۆشی هەڵامەتە سنوورەکە زۆر تەسکە سنووری گفتوگۆکە من مامۆستای زمانم بە ئەوروپیەکان و تۆتەوە بە 1200 وشە قوتابین پێگەیانوە و بەو ڕستانەی کە داومەتیە توانیوێتی لە ماوەی 6 مانگدا وەکو کەسێک کە زمان تازە فێر بوو بێ گفتوگۆ بە زمانەکە بکە ئەمە فەڕەنسی بوو بێ ئەمریکی بوو بێ ئەڵمان بوو بێ کوردی باکوور بوو بێ کوردی ڕۆژهەڵات بوو بێ کوردی لای خۆمان پێویستی بەوە نەبووە اینجا لەبەرەوە زمان بەپێی ئەو ئەنجامەی کە پێکدێ و مرۆڤێک بە زمانێکی تایبەت دەدوێ ئەو زمانە دەبێتە پێناسە بۆ مرۆڤەکە و مرۆڤەکەی پێدەست نیشان دەکرێ وشەکانم هەڵیەنجاوە تکایە ئاگاداریم بەپێی ئەو ئەنجامەی کە پێکدێ و مرۆڤێک بە زمانێکی تایبەتی دەدوێ ئەو زمانە دەبێتە پێناسە بۆ مرۆڤەکە و مرۆڤەکەی پێ دەستنیشان دەکرێ و دەناسێتەوە و دەبێتە هۆکارێک بۆ دەستنیشانکردنی بارەکانی ژیانی و جۆری بیرکردنەوەی مانای وایە تۆ زمانەکە بە جۆرێکی ئەو تۆ مامەلەی لەگەڵدا دەکەیت کە أو شنو كوابيا وكو ديتان پێناسەی من بۆ زمان ئەو پێناسە کلاسیکیە نییە کە لە لای ئێمە باوە مانای وایە ئەو مناڵانەمان کە لە ئەوروپا پێ ئەگەن بلاتانەوە سیر نەبێ کە زمانی دایکیان زمانی ئەڵمانیە و زمانی کوردی ئەبێتە زمانی دووەمیان هەچەنە بە زمان دایکیان کووردە ئەمە گرفتێکە وای لێکردوین ئەمە وای لێکردوین کە ئێمە کە من ئەو ژیانەی ماومە ئەگەر پشتگیریم بکەن و لێرە جێ پێم بێتەوە و دڵم نەیەشێ و نەگەڕێمەوە چونکە ئێستا بۆتان بازەکەم 16 ساڵە دەستیم پێ ئەکرێ ئەگەر سنوور بۆ و دەستیدا نندێ مانای وایە بەڕاستی من گەشتوتە ئێرەم هەموو شتێکم هەیەوانی کە بنەناسن پێویستم بەوە نییە یەمەوە سەر بابەتەکەی کاکە سەرۆ دەستی خۆش بێ ئەڵێ زمان پەروەردە و خوێندنی باڵا داوای ئەو سێ پێناسەی لە من دەکا من بە زمان دەستم پێکرد زمانی کوردی بەداخەوە زۆر بەداخەوەم کە بەگوێی ئێمە بە هیچ جۆرێ نەکراوە کە تەنانەت زاناکانیشمان کە ئەکادیمیکارن و لە زانکۆکانە کار دەکەن کارەکان لە ئێمە وەردەگرن و بە موڵکی خۆیانی دەزانن و ناوی کەسی تر نابن وازانن بەوە گەورە ئەبن بەڵام ئەگەر ناوی سەرچاوە بەری زۆر بە نرخترە باسی بکەیت لە مێژە لە ساڵی 1976ەوە من عەقڵم بەوەشکاوە و کتێبێکم بڵاو کردوتەوە بە ناوی ئەدەبی کوردی و زمانی کوردی بۆ خوێندکارانی زانکۆی سلەیمانی لە ساڵی 1976 باسی زمانم کردووە ئەڵێم زمانی کوردی زمانێکی سەربەخۆیە ئەم زمانە سەربەخۆیە بەو شێوەیە کە پێکاتووە لە 3 شێوە یەکێکیان کوردی ژوورووە لەو سەردەمەدا 76 دووەمیان کوردی ناوەڕاستە سێمیان کوردی خوارووە عەقڵی ئەو سەردەمەم بەوەشکاوە کە یەکێتیەکی یەکگرتوو لە کوردستانە هەیە کوردستان بەشی باکوورمان هەیە بەشی ناوەڕاستمان هەیە و بەشی خواروومان هەیە نەک وەکو ئێمە لە ڕووی سیاسیەوە ئینگلیزەکان
ئەم بەشەی ئێمەیان کردووە بە کوردستانی باشوور ئێمە کوردستانی باشوور نین کە ئینگلیز ئەو ناویان بە ئێمەوە سەپاندووە بۆیە پیانۆ سەپاندون بۆ ئەوەی کرماشان و ئیلام و سنە و سەقز و مهابات کوردستان نەبن و بڕیاری ئەویان داوە ئالێرا ئیتر کۆتاییە و شای ئێرانیش کە لە ساڵی 1925ەوە دەوڵەتی ئێرانی پێکهێناوە لەگەڵ ئەوانی شانێوانی هەیە کەوا بێ با کوردەکان لێرا کۆتایی پێبێت ئەمە ڕەنگە چارەسەری گران بێ چونکە کوردستانی باشوور ڕۆیشتووە و خەڵک بەکاری یەنیە و ئێستا بۆ بە کوردستانی بەشە کوردستانی ڕۆژهەڵات و ڕۆژئاوا و باکوور و ئابەم شێوەیە بەڵام بەلای منەوە ئەم شێوە زمانانە زۆر بەختیارە بم ئەگەر ئێمە کوردستان بە بەشێکی یەکگرت و دابنین خاکەکەی بە خاچێکی یەکگرت و دابنین نەتەوەکە لا شوێکە بە هەر شێوە زمانێک گفت و گۆکە بە کوردی دابنین ئێمە سەر شێوە زارەکان باسی ئەوەش دەکەم کەوا بێمە کوردی ژوورمانەیە کوردی ژوور و پێک هاتووە لە کۆمەڵێک زاری جیاواز بەڵام لە هەموویانە کە ناوبانی دەرکردووە لە هەمووتان ئاگاداری ئەوەن کرمانجیە کرمانجیش ئەو بەشەی جزیرە و بۆتانە کە من خۆم یەکێکم لە شارەزاکانی جزیرە و بۆتان یەکەم فەرهەنگم لە ژیانما کە نووسیومە لە ساڵی 1992 لە ئەڵمانیا بڵاوم کردوێتەوە فەرهەنگی کرمانجی ئەڵمانی بووە 45,000 وشە خەڵک بەلایەوە سیر بۆ کوڕێکی خەڵکی سلەیمانی چۆن دەتوانایە بۆ بێ تازەترین و ناسکترین و جوانترین فەرهەنگی کرمانجی دابنێ بەڵام من بەسەر بەرزیە و شانازی پێوەکەم کە لەو سەردەمەدا ئەقڵم بەوەشکە لە وڵاتی ئەڵمانیادا 400,000 کرێکاری کورد دەژین کە ئاگایان لە کورد کەم هەیە فەرهەنگێکیان بۆ دامنین لەو سەردەما نامەی کوشتنم پێگەیشت ئەمە بەلام و گرنگ نییە و نامەوێ باسی کەم کەوابێ ڕێڕەوەکە دیارە ئێمە گرفتی گەورەمان هەیە لە مێژێک دەرکم پێ کردووە ئێمە ناتوانین هیچ چارەسەرێک بۆ زمانی کوردی دابنین ئەگەر بێت و بیر لەو برینە نەکەینەوە کە عەقڵی کوردی کردووە بە دوو کەرتەوە دوو کەرت کەرتی لای ڕاست کەرتی لای چەپ لە 15 پێنجی ساڵی 1932دا کێ بڕیاری داوە سەرکردەیە شۆڕژگێڕە پاڵەوانە فەڕەنسیەکان لە دوایەوە بوون لەو ڕۆژەدا کە بڕیاریدا گۆڤاری هاوار بە تیپی لاتینی بڵاو بکرێتەوە لەو ڕۆژەدا عەقڵی کورد کرا بە دوو کەرتەوە بۆیە ئێوەی خوشک و برای خۆشەویستم کە لێرەدا دانیشتون باوەڕ ناکەم ڕەنگە دوو برای خۆشەویستی وەکو کاکاروانی تیابێ گەر بڵێم لێم ببورنەوەیتر نەزانم شارەزای تیپەلاتینیەکە بێ و بڵێ من ئەتوانم بە تیپەلاتینیەکە بنووسم و ئاگاداریم من 45 ساڵە 44 ساڵە هەرچیەکم بڵاو کردوتەوە بە دووتی بڵاوم کردوتەوە ویستومە بەکردەوە یەکێتیەکی کورد بە دنیا بگێنم ویستومە چی کوردێک لە هەچ وڵاتێکە و لە هەر جێگایەکەوە ئەم فەرهەنگە ئەگرێ بەدەستیەوە توانای خوێندنەوەی هەبێ بەڵام بەداخەوە خوار کەمەر پەلاماریان ناوم خوار کەمەریش ڕەنگە ئەم ڕستەیە بەلای ئێوە بێگانە بێ نەتان بیست بێ کورد پێشینان و توانە هەرچیەکم لێەکەی بە دەم و چاو ماپێشە چونکە خوار کەمەر ئیفلیجت دەکا کە ئیفلیجی کردیەکەویتە سەر ئەژنۆ کە کەوتیتە سەر ئەژنۆ پاڵێکە پێوەنێ ئەخا بەو شێوەیە هاتووە لە سلەیمانیا وتێتی کە فەرهەنگی سۆرانی بڵاو کردوتەوە بە تیپی لاتینی کەس پێشەوە کاری نەکردووە ئەوێ کوردی بە تیپی لاتینی بنووسێ ئەوە بیرڕای من نییە من نامەوە کوردی بە هیچ جۆرێک دووبارەیەکەمەوە بە تیپی لاتینی بنووسێ و لە ڕووی زانستیەوە ئەمڕۆ بۆتان شیەکەمەوە بۆ نامەوێ بە تیپی لاتینی بنووسێ چونکە زانم دەنگێکی زۆر گەورە هەیە برادرانی کرمانجەڵێن ئێمە زۆرینەی ئەڵێ ئێمە زۆرینەین ئێوە کەمینەن زۆری نابێ ژۆڕایەڵی کەمینە بێ بەڵام لە کاری زانستیە ئەمەوانیە لەبەرەوە گەلێک کەس ئەڵێ ئەو مامۆستایە پۆست بڵندە ناوێت لە هیچ لیژنەیەکا کار بکە لە لیژنەکانتانە کارم کرد بەداخەوە دیموکراتیەتیان بەکارهێنا دوانی یەکێتی و دوانی پارتی تیا بوو دوایی من دۆڕانم ئەمە ناکرێت کاری زانستی بەو شێوەیە ناکرێت توانم ناویشتان پێ بڵێم ئەتوانم کاتەکانیشتان پێ بڵێم ئەتوانم هەموو شتەکان بڵێم چونکە ڕێز لە کارە زانستیەکە ناگیرێ لەبەرەوە یەک ڕێگا هەیە ڕێگام مەدەی کارەکان کەم یا ڕێگام نادەی پشتگیری مەکەیان پشتگیریم ناکەی لەگەڵ دەنگما یا لەگەڵ دەنگمانی شایستەی ئەوە مەو کارانە بکەم یان شایستەی ئەو زانیاریەی هەمە بیمە بەژێر گۆڵ و
بیبە مەژێر خۆڵە و کۆتایی بە بابەتەکە بێ ئەمە بابەتەکانە کەوا بێت تۆ یەیت ئەمڕۆ ئەتەوێت چارەسەرێک بۆ زمانی کوردی دابنی لە زمانان من هێشتا لەسەر زمان و هێشتا نەهاتوومەتە سەر پەروەردە کە زۆرم پێخۆشە ڕستەی یاوشەی دووەمی زۆر بە کورتی پەروەردە داناوە دەستی خۆش بێ پەروەردە 50 ساڵە من لە زانکۆکانی سلەیمانی و دەستم پێکردووە و لە زانکۆکانی ئەوروپادا مێژوو ئەدەب و زمانی کوردی دەڵێمەوە من ئەگەر لێم پرسی بەشە زانستیەکەی کە اختصاصی تیاوەرگرتووە چییە پێت دەڵێم زمانە ئەوروپیەکانە لە ناو زمانە ئەوروپیەکانیشا زمانە ئێرانیەکانە ڕەنگە گەلێ لە ئێوە وا تێبگا کاڵێم زمانە ئێرانیەکان مەبەستم لەو زمانانەیە کە ئەمڕۆ لە ئێرانە گفتوگۆی پێکرێ نەخێر من مەبەستم لەو ئێرانە جوگرافیە نییە کە ئەمڕۆ بە جمهوریەتی بە کۆماری ئێران ناو دەبرێ من مەبەستم لە زمانە ئێرانیەکانە و زمانیان نەیە کە لە ڕۆژ ئاوای هندستانەوە تا باکووری کوردستان ئێمە تا دەرسیمە ئەو خەڵکانی گفتوگۆی پێکەن زمانی ئێرانیەکان سێ بەشن بەشی سپاست دەکەم بەشی کۆنیان هەیە بەشی ناوەڕاستیان هەیە بەشی خوارویان بەشی نوێیان هەیە بەشی زمانە نوێەکانیان هەیە لە زمانە کۆنەکانە زمانی ئاڤێستایەکێکە لەو زمانە کۆنانە کە پێش زاین گفتوگۆی پێکراوە و پێی نووسراوە بەداخەوە ڕۆژهەڵات ناسەکان هاتوونان زمانەکەی تریان ناویان ناوە زمانی ئێرانی فارسی کۆن ناویان ناوە فارسی کۆن ئەویش ئەو دوو زمانەیە لە سەدەی سێهەمی زاینیەوە زمانە ئێرانیە ناوەڕاستەکان دەست پێ دەکا کە من شارەزام تیانە زمانەکان هەمووی مردوون 39 زمانە ئەم زمانانە بەدەست نووس هەمووی ماوە پیاو دەتوانێت وە گرفتی ئێمە لەوەدایە کە یەکێ لەو زمانانە ناونراوە زمانی پەهلەوی ناونراوە زمانی پەهلەوی یا فارسی ناوەڕاست ئەم زمانە زمانی کوردی ئێمە لەم زمانەوە زۆر نزیکە زۆر نزیکە پێم لێمە پرسی ئەڵێ چۆن نزانی نزیکە بێگومان ئێمە چوار بنچینەمان هەیە لە کاتی لێکۆڵینەوەی زانستیە کە دەمانەوێت باسی زمان بکەین ئەم چوار بنچینەیە پەیڕەو دەکەین یەکەمینیان دەنگسازیە دووەمینیان وشەسازیە سێهەمینیان ڕستە سازیە چوارهەمینیان فەرهەنگ سازیە لە ڕووی دەنگسازیەوە ئێمە ناتوانین زمانە ئێرانیە ناوەڕاستەکان لەگەڵ کوردیا بەراوردی بکەین چونکە نازانین دەنگەکان چۆنی دەربڕاون کەوا بێ تەنیا ئەتوانین پەیڕەوی ئەوە بکەین ئەو نووسینانەی کە لەبەر دەستمان ناماونەتەوە بەراوردی بکەین لەگەڵ ئەو نووسینە کوردیانە کە ئێستا هەمانە ئەمە من لە سەرەتای ژیانما ساڵانی هەشتاکانە سەرەتای هەشتاکان دەرکم بە مەکرد زۆر حەزم دەکردە و کارە بکەم بەڵام ئەگەرم کارم کردایە 4 ڕۆژهەڵات ناسوودی لێ دەبینی ئەمڕۆ لێرا دانیشتمایە باسی زمانە ئێرانی کۆنەکانم کردایە بۆتان پێم پێکەنین ئەتانەوە برادەرە چی هێناوەتەوە لەگەڵ خۆیان لەبەرەوە ئێمە کەین باسی بابەتەکانەکەین دوایینە سەر زمانە ئێرانی تازەکان کە زمانی کوردی یەکێکە لەو زمانە ئێرانیە نوێیانە زمانی فارسی یەکێکە لەو زمانانە لەسەر دەمی ئیسلام و دەست پێکا و ئیسلامیش کە هاتووە نووسینی عەرەبی لەگەڵ خۆیان هێناوە نووسینی عەرەبی لەگەڵ خۆیان هێناوە ئەگەر کۆنترین سەرچاوەش بە عەقڵی ئێمە کە لێ کۆڵینەوە و ڕۆژهەڵات ناسەکان دش بەو قسەی ئێمەن و بابەتایری هەمەدانی بە شاعیرێکی کورددانانیان و بە لوڕ ڕائەنێن و لوڕیش ئەڵێن شێوە زمانێکی سەربەخۆیە و پەیوەندی لەگەڵ کوردیان تەنیا لەوەدا هەیە ئەو شێوە زمانێکی ئەو ببورن زمانێکی ئێرانی نوێی خواروی ڕۆژ ئاواییە کوردی زمانێکی نوێی باکووری ڕۆژ ئاواییە ئەما و زانانن و باسی و زانانەشتان بۆ دەکەم کە خەنجەری زەهراوی ئەوان تا ئێستا لە لاشەی ئێمەدایە من بەختیارم کە لە ئەوروپا دەسەڵاتی زانستیم هەبوو بەرەنگاری ئەوانم کردووە چقلێکم چوون بە چاوی هەمویانە نەمێشتووە یەشێکیان راپۆرتێ دەربارەی کارێکم بنووسێ چونکە بیرڕای من لەگەڵ ئەوە جیاوازە من هەورامی بە کوردی ئەزانم من زازا بە کوردی ئەزانم بۆچی ئیسپا دەکەم من لۆڕ لەک بە کوردی ئەزانم ئەو کە کارێکی منە بینێ ئالێرا ئەم فەرهەنگەی لەبەردەسایە من بابەتایری هەمەدانیم نووسیوە ئەڵێم شاعیرێکی کوردە لە 1935 لەدایک بووە لە 1910
کۆچی دوایی کردووە یەکسەر نمونەیەکم ماوە ئەگەر دەستم ڕەسەد بەرچەرخی گەردوون ئەزون پورسەم کە ئین چوون ئەست و ئان چوون یەکی ڕادادەی سەد نازێ نعمەت یەکی ڕاقورسی ئەو پێمەڵێ ئەڵێ تۆ ئەو نمونەیە و بۆچی نووسیوە ئەو نمونەیە پەیوەندی بەم کتێبەوە نییە کە تۆ دانناوە ئەمە لەبەرەوە ئازارێکی زۆرمان هەیە ئەی چێژین برایانی ترمان هەیە کە چون کارە زانستیەکانیان لەبەردەمی ڕۆژهەڵات ناسیەکان نووسیوە و نەیانوێراوە قەدمە مامۆستاکەیان ئەوانی کە مامۆستای زانکۆ نەزانن بەداخەوە ئێمە قوتابیەکانمانە چەوسێنینەوە قوتابیەکانمانە چەوسێنینەوە بە جۆرێکیان چەوسێنینەوە ئەگەر بیڕایەکیان بە جۆرێکە بێ ماوەیە لەمەوبەر خوێنکارێک حەز ناکەم ناوی مامۆستاکە بەرم خوێنکارێکی ماستەر کاری ماستەرەکەی لەسەر هۆنداوەکانی من لە ساڵانی هەفتا نووسی بوو تەلەفۆنێکی بۆ کردم وتی مامۆستا لە هۆنراوەکانی ڕابردووی تۆدا هەستم بە غوربەت کردووە من باسی غوربەتم لە کارنامەی ماستەرەکەما کردووە مامۆستاکەم ئەڵێ ئەو مامۆستایە مامۆستای من بووە لەو سەردەمەدا ئەو پیاوە غەریب نەبووە لە وڵاتەکەی خۆیان ئەو خوێندکارە ئەوەندە وردووریایە هۆنداوەیەکی منی هێناوەتەوە کە بە ناونیشانی ئاوازی گەرویەکی زیندووە ساڵ 1970 جێگایەکێتی نووسەرانی کوردە لە بەغا ڕەفیق چالاک و دکتۆر عیزەدین ڕەخنەی لە هۆنداوەکانی ئێماگرت ئەڵێ سروشتی بەیانی تەمەن لیخنەوە گاوی جێماو لێوی سربووی بێگفت و گۆتینووە بۆ پیاڵەیەک ئاو قەتماغەی سەربرینەکان هاتوونەتە کوڵی گریان پڕبەدەمیان هاوارەکەن خوێنە پێشەنگ خوێنە سەر قافڵەکی کاروان خوێنە زەنگی کردووەتە مەلشە و چرا ئەڵێ بۆ هەمووان ئەبێ ڕووداوەکانی ساڵی هەفتا بێنیتەوە بەرچاوی خۆت و بزانی ئەم پیاوە لەو سەردەما کە ڕوانگە نەبووە ڕوانگە لەو پەڕی دەسەڵاتیا بووە چی ئەڵێ دوای ئەڵێ چی ئەڵێ دەنگ لە لامان هاوارێک هێشتا گەروی نەناسیوە پەیامنێرە و پەیامی محەممەدێکی مەهدی پێ جنێوێکە مەلا حەمدون بە شێخ ڕەزای هاوڕێی داوە تەپەتەپی مامورچێکە کاسە و کۆچکم پڕ نەخۆڵەکە لە پرخەی خەودا ڕامەسڵەکێنێ پێمە سەلمێ بۆچی ژۆڵەی مەمک بڕاو بە دوو تاڵی قژی زەردی بە دەواازەی گەورەی ئەمڕۆماندا هەڵبواسرێ بۆ تەنیا من باپەل و پۆم ئازاد بێ لە کۆتاییاڵێم چی ئەڵێم تا مناڵان لە پەیکەری تاشراوی دەستی ئێمە یاخی ببن ئەو مامۆستا خۆشەویستە هۆنداوەکەی لە توپەت کرد تێگەرم شاعرم لە نزیکەوە نەناسیایە ئێستا ئامادە نەبووم باسیشی کەم ئەبێ ئەو پەیکەرانە چی بنوا من داوا لە مناڵان ئەکاکە لێ یاخی بن ئەمە مێژووە هەندێ بابەت هەیە مێژووە هەندێک کار هەیە عەقڵت پێ ئەشکێ و ئەچی بۆ بەسەرەکە زمان باس زۆرە لەسەری بڕۆم با تۆزێک بێینە سەر ئەوەیە و کاتی دابنێن من چەند کاتم هەیە ئێمە سەعاتێک ئەدەینێ بە دوو باش 40 دقیقە قسە بکە دوایی کە پرسیاریان کردو وەڵام 20 دقیقە ئەبێت تەکمیل بەسەر چاو زمان وەگوتم لە ماڵەوە زمان لە گەڕەکەکەدا زمان لە قوتابخانەدا زمان لە زانکۆدا زمان لە کۆمەڵگادا بەگشتی ئەمان هەمووی زمانە ئەوانەی کە خەڵکی سلێمانی بنەزانن سلێمانیەکان بەوەن بەناوبانگن دەڵێ کردمەوانە بردمەوانە خواردمەوانە چوومەوانە کەسیش نازانێت لە کاتی نووسیندا هیچ کامێکیان ئەو وانەیە نانووسە بەڵام کە گفتوگۆ ئەکەن وانەکە بەکارەهێنن ئەم وانەیە هیچ سلێمانی نییە لەبانەوە بۆ بە میوانی سلێمانی و هاتۆ بۆ سلێمانی و سلێمانیەکانیش گەڕەکی تایە ئەوخۆ بینم بەکاری ناهێنم نییە لە زمانی گفتوگۆکردنی منە نییە بەڵام لە زمانی گفتوگۆکردنی گەرێک کەسایە کە شێرکۆ بێ کەس بەکاری هێنا شێرکۆ لە نووسینا قەت بەکاری نێنا بەڵام کە قسەیە کرد یەکسەری و چەند جارێ پێم وتووە شێرکۆ تکایە ئەو وانەیە تەلاق بەسێ با ڕزگاری بێلی جا نازام لە کۆتایی ژیانە تەلاقی ڕەنگە برای خۆشەویستم بۆمان باسکە بڵێ تەلاقی یاوە سێبەسیە چونکە من داوا لە زۆر کەسەکەمە دێشتێڵم تەلاقی بە بارزگارمان بێلی ئەگەر ڕزگارمان نەبێلی پەراشانمانەکە کا بێ زمانی ماڵەوە بێ زمانێکی پاراو بێ ئەبێ دایک و باوک و خێزانە کەس من بەختیارم بەوەی کە لە ماڵێکا گەورە بووم باپیرم پێچ خانووی هەبووە ئەمیان براک ئەو برایتیا بوو ئەوی تریان بەڵێ ئەوی تیا بووە لێرە کام خواردنێکی خۆش بێوارە لێ بووم بۆ سبەینە لەوی تر بووم لەوانە بووم وەکو بۆم دەرەکەوێت کەسایەتی هەریشیان لەوانە لە منە هەیە من سوپاسیان نەکەم
نوریان گۆڕیان پڕ لە نور بێ ئەمە زمانی دەرەوە زمانی سەرجادەکە ئەگەر با سەرنجێکی سلێمانی بم حەز ناکەم ناوی باسی هەولێر بکەم چونکە سلێمانی ئاگام هەموویم لەبەر چاوە زمانی ئەوانەی لە ناوچەی کانێسکان گفتوگۆ ئەکەن جیاوازی هەیە لەگەڵەوە ناکە لە قەرەجاوە گفتوگۆکەن زمانەکە تەواو هەستی پێەکەی کەوا بێ کۆمەڵگاکە لە سلێمانیا قەرجاومە بەستم لە گەڕەشی خەباتە گەڕەشی خەباتە ئەگەر تۆزێ بچی بۆ لاوە بچی بۆ قەرەتۆغان و چواردەوری سلێمانیش گل بیتەوە ئەزانی کە دەرچی پێەکەی ئەگەر سەرنجی نووسینەکانی مەکەنزی بن کە لە ساڵی 1956 لە سلێمانی بووە هاتووە بۆ ناوچەی ڕانی و لە ناوچەی ڕانیا باسی هیچ شاعیرێکی دەسەڵاتداری کوردی نەکردووە بە پێچەوانەوە باسی شێوە زمانە پشکۆلەکانی کردووە قوتابخانە تا ئەم کاتێک کە لەگەڵتانە ئەدوێم ئێمە مناڵەکانمان سەرگەردانن بەدەست کتێبەکانی قوتابخانەوە ئەمە بەرهەمی ساڵی 2009 من بوو بە پێشنیازی سەرۆکی ئەم هەرێمە لەگەڵ پێشنیازی برای خۆشەویست کاک شیروان بارزانی بەڕێوەبەرێکی گشتی سەری بڕی دواییگە پرسیارتان لێکردم باسی یەکەم بۆچی سەری بڕی لە قوتابخانەکەوا بێ سەرگەردانە چی بکەین بۆ قوتابخانە دوایی ئەمە سەری و باسیەکەین زانکۆکانمان تا ئێستا تا ئەم کاتی لەگەڵ ئێوەدا دەریشم هیچ بەرنامەیەکم نەدیوە کە دایان نابێ بۆ ئەوەی مشوری زمان بخۆن حەزم دەکرد مامۆستایەکی زانکۆی سەلاحەدین کە دوێن ئێوارە لام بووتی دێم ئێستا لێرە بووە چونکە پێیوتم لە زانکۆی سەلاحەدینە 5 بەشی زمانی کوردیمان هەیە 5 بەش 5 سەرۆکی بەش 5 دەستەی بەڕێوە بەر مانای وایە هەر یەکەیان بە ئارەزوی خۆی و بە بۆچوونی خۆی ئەتوانێ ئەسپی خۆی غاردا من مامۆستا بووم یەکێکم لە یەکەم مامۆستاکانی زمانی کوردی لە زانکۆی سلێمانیە من پێشکەشکاری یەکەم پێشکەشکاری بەرنامەی زانکۆی سلێمانی بووم لە تەلەڤیزیۆنی کەرکووکەوە ساڵی 1976 یەکەم گۆڤاری زانکۆی سلێمانی من بۆ کردێتەوە لەبەرەوە زانکۆ و زانست و خوێندنی باڵا سوپاسی کاک دێمەوە سەری کاک سەرۆ ئەەکەم کە بە باشی هەڵی بژاردووە کەوا بێ پەروەردە زۆر لاوازین بەداخەوە من لە گفتوگۆیشی بەردەوامە ئەگەر بێن بۆ بەرلین ڕەنگە 20 فایلم هەبێ 20 ئەکتم دانابێ گفتوگۆ کەچی لێرە لە وەزیرەکانی یەک لە دوای یەکە پرسم کەسیان نامەکانی منی لەلا نەماوە لەلای نییە دای نییە ڕێنمایی یەکم بۆم کتێبە نووسیوە لە 145 لاپەڕا ڕێنمایی ساڵی 2007 ناردوومەتەوە کتێبەکە دیار نییە کتێبەکەمە بینمەوە لە کتێبی ترا بە ناوی ڕێنمایی و بڵاویان کردوێتەوە پەرەگرافیان لێ دزیوە بە ئارەزوی خوان و بە ناوی خوانەوە بڵاویان کردوێتەوە منیان هەردیانیم خایبم بەداخەوە بە بەرنامەیەکی کۆن نووسیومە بەرنامە کۆنەکەم هێناوەتەوە کەس ناتوانێت لێرە یارمەتیم بە بەرنامەکە جێک بکاتەوە لەم تەمەنەشا تااقەتی ئەوم هەیە جاریش دانیشم 145 لاپەڕەی تر بنووسمەوە ڕێنماییەکی کورتم بۆ نووسیوە لەم ڕۆژانەدا 10,000 نوسخەی لە ئەگاتە هەولێر لە ئەڵمانیا چاپم کردووە ئیتر وەزارەتی پەروەردە چی ئەڵێ کەیفی خۆیەتی و دوایی باسیش یەکەم کە چۆنی بێ پەروەردە بابەتەکانی فرێلایەنە ئێمە بەداخەوە دووبارە گەڕێمە بۆ کاکسەر قسەیەکی جوانی کرد لە 30 ساڵی ڕابردوودا سیستێمێکی پەروەردەی خۆمان نەبووە وەزیرێکی پەروەردەمان بەداخەوە منە قسەم بە جەنابی سەرۆکیش وت و خۆشحاڵ بووم کە سەری لەقان پێم وتم بەداخەوە وەزیرە پەروەردەکانی ڕابردوو مشورخۆری ئەو کارانە نەبوون مشورخۆری نەبوون تۆ کە بووی بە وەزیری پەروەردە ئەبێ پەیڕە و پرۆگرامێک دابنێی من زۆرم پێ ناخۆشە کە وەزیری پەروەردە تەنیا بۆ 4 ساڵ تەنیا سڵاو تەنیا بۆ 4 ساڵ و لە 4 ساڵات تۆ ناتوانانی زۆر بەرنامە بەری بەڕێوە بەداخەوە و ناشتوانی کارەکان بەو شێوەیە بگونجێنی کە پێویستە سەرچاوم ئەبێ بڵێ میوانی درەنگ وەختیش بەخێر بێ وەگوتم پەروەردە بابەتەکانی فرێلایەنە بەڵام ئێمە هەمومان دەزانین کە زمان کۆڵەکەیەکی بنەڕەتیە بۆ پەروەردەکردن و ئامرازێکە لە ئامرازە گرنگەکانی پەروەردە ناتوانین کەسمان شک لەمە بکەین
کەوا بێ زمان چەند لە پەروەردەدا بەهێز بێ ئەوەندەش تۆ توانا هەیە دەنگی خۆت بگەێنیت ئەبێ ڕستەکان کورد بن پوخت بن ئەبێ دەستورێکی یەکگرتووی تێدا بێ سەر لە منداڵەکە نەشێوێنێ بەڕاستی ئەگەر کتێبێک هەڵەیە دوو هەڵەی تیا بێ ئەم کتێبە پیاوێک نووسیوێتی تەنیا پیاوێک هەڵەبژێری کردووە تەنیا پیاوێک بردوێتی بۆ چاپخانە ئەگەر لە لاپەڕی یەکەما دوو هەڵە دۆزیەوە حەقی وایە پەنجێ و پیاوە بقرتێنیت بڵێ دەستت خۆش نەبێ تۆ ئەمە داناوەکو شاکارێک چۆن لە لاپەڕی یەکەما دوو هەڵەی تایە کەوا بێ نەجارێک نە دوو جار نە 20 جار ئەبێ بیخوێنیتەوە نەشم داوە بە کەسێکی تر بیخوێنێتەوە چونکە ئەو کەسەم لەبەر دەستدا نەبووە کە ئاگاداری سیستێمی دەستوری یەکگرتووی زمانی کوردی بێ کە من دامناوە و دوو کتێبم پێ بڵاو کردوتەوە لە ئەوروپایەکێکیان بە ناوی ڕێزمانی کوردی بۆ کوردی ناوەڕاست بە ئەڵمانی ئەوی تریان ڕێزمانی کوردی بۆ کرمانجی کە هەردووچیان جێگای خۆیان گرتوتەوە کە ئەوە نەبوو تێی کەوا بێ زمان ئێمە ئینکاریەوە ناکەین دوێنێ لە پێرێ بوو لە سلەیمانی لە ناو ڕۆشنبیرانە حەز ناکەم ناوی ئەو برایە بەرم یەکێ بوو لە نووسەرە بە سەلیقەکانی نووسینی کوردی دانیشتە بوو پێم وتم تۆ بە سەلیقە کوردی ئەزانیت وتی زۆر ڕاستەکەی ئێمە زۆرمان هەیە بە سەلیقە کوردی ئەزانێ من شکم لەوانە هەیە درۆ ناکەم کە زمانی کوردیان زمانی کوردی پێویست ناکە لە قوتابخانە بیخوێنی خۆت بەڵام ئەبێ دەستورەکەی هەوڵبەی کتێبی دەستوری زمان بێنیت و خۆ فێرکەی چونکە زمان ماتماتیکە زمان یەک و دوو سێ لە سلەیمانیان نووسیویانە بخۆرەوە شەربەتی مێوش کورە پەنجە چیە کورد دەڵێ شەربەتی مێوش بخۆرەوە ئێخوا هەموومان تێگەین بخۆرەوە شەربەتی مێوش کەس نییە لەو ڕستەیە تێنەگا جۆشی ناینێ جۆشی ناینێ ئەتوانم بەدەیان نمونەی واتان بۆ بێنمەوە کەوا بێ برایە کە ئەنووسێ وازانێ خەڵک لی تێگا کاکە تۆ زمانەکە سەرگەردانەکەی کڵۆڵیەکەی هێزی لێ سەریتەوە ئێ باشە بۆ ئەنووسیت بۆ دە کتێب بڵاوەکەیتەوە بۆ دە سەرچاوە ئەشێوێنی چونکە مافی ئەوانە خوات کە شارەزاییان لە کارەکاندا هەیە لەبەرەوە پەروەردە ئەگەر بێت و بە سەلیقە بەرەو ڕووی بڕۆن بەداخەوە نابێ لە ساڵی 2017 باوچی لۆکە کورد بجێڕمەوە چکە باسی پەروەردە ئەکەین و بڵێن تۆ دەوری لە پەروەردە چی بوو من لە پەروەردە مامۆستای قوتابخانەی سەرەتایی نەبووم من لە ژیانما لە 50 ساڵی ڕابردووە وەکو وتم مامۆستای زانکۆکان بووم زانکۆی سلەیمانیەوە لە هەژدەی دەی ساڵی 1970 من بوومە مامۆستا لە ساڵی 1975 دا من دیپلۆمی عالیم لە عیلم النەفس وەرگرتووە کەوا بێ خۆم بە شایستەی ئەو ئەزانم کە وەکو پەروەردەکارێک ئاگاداری ئەو نیزامە بن هاتمەوە بۆ ئێرە و جەنابی سەرۆک و کاگنێچی سەرۆکی حکومەت پیان وتیان ئەو کارە بکە و ئەو سەردەمەش دکتۆر دڵشاد عەبدوڕەحمان وەزیری پەروەردە بوو قوتابیەکی ساڵی 1976 من بوو لە زانکۆی سلەیمانی و زۆر ڕێزی لێگرتم وتم بەسەر چاو ئەم کوردستانەی ئێمە سێ کتێبی ئەلفبێی هەبوو یەکێکیان ئەمە بە سەقەتی لە هەولێرە بە سەقەتی دووەمیان ئەمە بە وەرجێڕاوی بە سەقەتی لە بادینانە بە بادینانی سێهەمینیان کتێبێک بە ناوی ئەلفبێوە ئەوا نووسرا بوو ئەلفبێ لە سلەیمانی لە ساڵی 2000 عەبەسوور نووسی بووی بڕیاری خوێندنی درابوو کەوا بێ سێ کتێبیان خستە بەردەمی منەوە راپۆرتێکی 24 لاپەڕەییم بۆ نووسین وتم 2 ڕۆژ کۆبوونەوەی لەسەر بکەن دوایی ئەم گفتوگۆتان لەگەڵا ئەەکەم بۆش نەهاتووم و بەڕاستی کاری وا بکەم ئێستا بۆ هاتوو بە تۆ دەنگی خۆمتان پێ بگێنم ئەو سەردەمە بۆ نەهاتوو بوومەوە بەڵام کە داوایان لێکردم سەرکردایەتی داوای لێکردم وتم بەسەر سەر و بەسەر چاو کە ئێوە من وا دەبینن شایستەی و کارە منە و کارە دەکەم ئەیکەم پێم وتم ڕێگام بەند کاتان لێکم بەم شارەزایی کە من هەمە با کتێبێ بۆ ئەلفبێی کوردی بۆ قوتابیان دابنێم سەریان لەقان هەموو بەڕێوەبەرە گشتەکان دانیشت بوون وەزیریشت وتیانەوە کارێکی ئاسان نییە وتم کاوا بێ دەستکاریش تێمەکەن هەموو یەکو خۆی هەولێر وەکو خۆی بە سەقەتی بادینانیش وەکو خۆی سلەیمانیش وەکو خۆی تەواو بڕایەوە چینەوە بۆ ماڵەوە خوا حەویستان بێ وتیان نە ئەوەشمان بەدڵ نییە وتم کاوا بێ سێهەمیان
لەم سێ کتێبەی کە لە بەردەمانە کامیان زۆر بەنرخە، کامیان لە ڕووی مێژوویەوە زۆر پەسەندە، کامیان لە ڕووی پەروەردەیەوە ئێمەی پەروەردە کردووە بە ملیۆن پەروەردەی کردوین با ئەویان هەڵبژێرین تیان فەرموو ئەمرکە وتم لەسەر چاو وتم ئەم کتێبەی ئەمین باڵار باسی کتێبەکانی تر ناکەم کتێبەکانی تیشم باس کرد بۆ چی من بەڕاستی ئەو کتێبی ئەلفبێم لادا ئەجینا تا ئێستاش ڕەنگ و بەدەستیەوە بمان ناڵە ڕەنگە بۆ مێژوو خەڵک باسی نەکا بەڵام من ئەوەی عەبدوڵڵا عەبەسوورم لادا عەبەسوور منی خۆش ناوێ لەموو جێگاکە بەداخەوە بە زۆرێکی تر باسی کارەکەم دەکا ئەمە ڕاستیەکە ئەمە ڕاستیەکە کە ئەبێ مرۆڤ ناوی بەرێ بەڵام من بەڵگەکانم سەلمان هەمویان دانیشتبوون بۆچی من ئەو کتێبە لادەبم ئەم کتێبە خۆشی لەوەدایە هەچی شادی و خۆشیە کە منداڵ پێویستی بێ و کۆمەلگا لەزەتی لێ ببینێتیایەتی ئەم پیاوە کە ناوی ئەمین باڵدارە و مامۆستا بووە لەگەڵ منە لە زانکۆی سلەیمانیەوە و پێکەوە من دەرونی زۆر باش ئەناسم و لێشم تووڕەبووە لە کۆبوونەوە و هاواری کردووە و توێتی تۆ پیاوێکی وەکو ئاگر وای بچیتە جێگایەکەوەی سووتێری ئەو قسەیەشی کردووە لە ڕەنگە ئێستا لە قەبرەکە چوار جارم دیۆ دیو بکە ئەگەر پێی بڵێن وەڵا فەریاد هاتووە دەستکاری ئەلفبێکەتی کردووە ئەم کتێبە بەچی دەستی پێ کرد لە ڕووی پەروەردەییەوە لاپەڕەی یەکەمی ئەم کتێبە ئەگەر بێتەوە یادتان ئەم وێنەیە بوو دێ ئارێ ئەم وێنەیە بوو وتم ئەمە پێویستە ئەمە بگۆڕێ گۆڕانەکە چی بێ گۆڕانەکە بێجارە پێش هەموو شتێک ئێمە مناڵ بێنینە گفتوگۆ مناڵ قسە بکە مناڵەکە یێتە پۆلەوە مامۆستاکە وەستاوە ئەڵێ مناڵە خۆشەویستەکان کتێبەکەتان بکەنەوە دەیکەنەوە سەرنجی دەدەن مناڵەکانەکەونە دوو بێگومان گفتوگۆ من لێرە دەکۆبوونەوەم کردووە لە هەولێر چوار کۆبوونەوەم بە 274 مامۆستا لە سلەیمانی کردووە بەرنامەکەم پێشکەش کردووە هەموو شتێکم کردووە جەنابی سەرۆک ناردوومی بۆ دوهۆک توێتی نوێنەری من بە بڕۆ ئەم بەرنامەیە پێشکەشکە لە دووەک ئەوەی پێویست بۆ لە ساڵی 2007 تا هەموویم کردووە 2006 2007 ئەگەر پاتای ئەو بەرنامەی من ئەو سەردەما قبول بکرای لەبەرەوە ئێستا زۆر تومم بەرامبەر بەخۆم جانتاکەمم کۆ کردوێتەوە کۆیەکەمەوە ئەڵم حافیزتان بێ و لەوێش ئەڵم وەسیەتم کردبوو دڵم خەنە شوشەیەکەوە بیهێنن لێرە لە کوردستان بینێژن و لاشەکەشم لەوێ بمێنێتەوە مە لە ساڵی 1970 منەوە وەسیەتم کردووە ڕەنگارە وەسیەتەش بخواوە لە هەمووی باشتر بێ واز لەوە بێنم چونکە ئێمە ڕێز لە کاری یەکتری ناکەین هاتووم ئەمە باسێکە مامۆستا 6 هەفتە لەگەڵ قوتابیەکانیایەتی سەروەتی زمانی قوتابیەکە پەنجەرە دەرگا کورسی مێز مامۆستا قوتابی هاوڕێ ئەتر ئەڕوا بە ئارەزوی خۆی ئەم وێنانەم دابەش کردووە دوو وێنە کێشم هێناوە زۆر بەباشی تا ئەچێتە قوتابخانە و لە قوتابخانەیەتە دەرەوە کتێبەکە تکایە ناوی خۆتان بنووسن بە دیاری پێشکەشی هەمووتان یەکەم هەموو یەکێکتان لە هەفتەکانی داهاتوودا پێتان نەگایان نەین بە شێوەی خۆگەرویستیشتانەوە 2000 بن لە ڕای خۆمۆلوی پێغەمبەرە بۆ ئەوەی بڵێن وڵا هیچ نەبێت کتێبەکەمان پێشکە من ڕقم لەوەیە کە کتێب بە خۆڕایی دابەشەکەی زۆر ڕقمێتی دوای هاتووینەتە سەر ئەمە لێرەوە دەست پێکە ترناڵەکە بیری زیاتر ئەکرێتەوە وەکو سەرنجەیەوە دەفتەرە ئەوە مەرەکەبە ئەوە کتێبە کە سەرچاوی هەموو بەستەکانەوە پێنووسەوە پاندانە ئەمبەرەوە ئەوە قوتووی تەباشیرە ئەوە تەختە ڕەشەکەیە ئەوە ئەو دەستەیە کە هەموو شتێکی پێنووسێ ئەو ساعاتە ئەو وێنەکان ئەڕوا ئەم بابەتانەش هەمووی پێشکەشەکرێ لێرەوە ڕوا بابەتی نان مناڵەکان یعنی تۆ تا ئەگەیتە ئەم بابەتانە تا ئەگەیتە ئەم جێگانە هەموو بابەتەکانە هەڵبژاردووە لام لە هەمووی کردوێتەوە يعني من نازانم ئەبێ و عقلە چی بێ کە ئەمە ڕەفزکە بۆ ئەبێ ڕەفزیکە لە پێناوی چییە ئەمە قبوڵداکە بۆ سیقا هەموو بابەتەکانی تر پاژۆ ڕێنماییم کردو کە تۆ کار دەبێ بەکاربێنی جلی کوردی جلی ئەوروپی دوایی هاتووم لە کۆتاییەکە جلی ژنانە دوایی هاتووم نیشانی قوتابیەکەی ئێم کە تیپی عەرەبی چۆن نەنووسیە لەسەرەوە بۆ خوارەوە لە ڕاستەوە بۆ چەپ دوای هاتووم هەموو کارکتەرانی کە لە کتێبەکەدان بۆی مناڵەکە هەمویان یەک بناسیە اینجا هاتووم ئەم لاپەڕێم داناوە ئەم لاپەڕێش کردومە بە 7 بەشەوە ناتوانم لێرە باسی بکەم کردومە بە 7 بەشەوە 7 بەشە مامۆستا توانی هەر 7 بەشەی بڵێ دوایی لە هەمووی کە سەربەرزم پێی ئێستا لا ئێوە باسی جەندەرەکەن من لە ساڵی 2007 تا کوڕ و کچێکم لەسەرەوە داناوە کە هەردووکیان سەربەستی تایبەتی خۆیان هەیە بە هەردووکیان پێکەوەن و پێویستیان بە یەکەیە لە خواری شۆجیان کردوونەتەوە چونکە هەر یەکەیان و
کاری تایبەتی خۆی هەیە و ژیانی تایبەتی خۆی هەیە نامەیان بۆ ناردوو متوانێت چۆن تۆ پڕکێشی ئەوەت کردو قاچی ئەو کسە بە ڕووتی بەرز کردوتەوە هەل لە پەروەردەکە بابمێنم من چیرۆکێکی زۆر خۆشم هەیە لەگەڵ پەروەردا بەڕێکەوت هێناومەتەوە لەگەڵ خۆما بەڕێکەوت لە کتێبخانەکەما گەڕام ئەمە نووسراوە جامعة السليمانية المركز الثقافي اللجنة الثقافية محاضرات المهرجان الثقافي بمناسبة اختتام سنة البرع العالمية فریاد فازیل تەمەنی چەندە تەمەنی 24 ساڵە تەمەنی 24 ساڵە و تارێکی لێرەدا پێشکەش کردووە بە ناونیشانی چی بە ناونیشانی ئافرەت و پەروەردەکردن لە کۆمەڵگاکەماندا ئافرەت و پەروەردەکردن لە کۆمەڵگاکەماندا لە ساڵی 1975 لەبەرەوە سوپاست دەکەم کە هەنگاوی ئەوە ناوە ئەمڕۆ باسی پەروەردە بکەین ئەڵێ نووسراوە لێم وتارە بە شێوەیەکی شەفەیی لە کۆڕی ڕۆژی چوارشەممە ڕێکەوتی 1970 بە شێوەیەکی شەفەیی لە 1975 دا خوێندایەوە ئێمەش وتارەکە وەک خۆی دەنووسینەوە پێشکەش خوێندەوارانی بەڕێزی دەکەین قسەکەرەڵەشی ئەڵێ وتەکانم پێشکەش دەکەم بەو قوتابیانەی بۆ تەنها ساتێکی کەم لە هۆڵیوانە خوێندندا لەگەڵ ما کۆبوونەتەوە پێشکەشە بەو ئافرەتەی لە ڕۆژێکی وا سارد و سەرمادا مناڵەکەی بە کۆڵەوەیە و چیلکەی بۆ کۆ دەکاتەوە پێشکەشە بەوانەی مرۆڤن و واتای مرۆڤایەتی دەزانن ئەم وتانەی لەم کۆڕەدا کورت کراونەتەوە و دەری دەبڕم وەکو مناڵێ وابوون لە سچی دایکێکدا ژانەی گرتن 3 ڕۆژە بەدەم و نەوزی لە دایک بوونەوە نووس دەدەن تا لە دایک بوون چونکە داوایان لیژنەکە داوای لێدەکردمە وتارەکەەوە بیا بە نووسین پێشکەشکەی بۆی قەڵەمی سووری بەسەرا بێ من ویستم وتارەکەم پێشکەشکەم وتمەگە ملیشم لە پەت نزیک بۆتەوە باجارێ قسەکانم بکەم اینجا وەختە چیم لێ ئەەکەن بابیکەن چۆن ئەبێ لەبەرەوە بەوتم و تیژە هەل لەو کۆڕەشە هۆداوەیەکم خوێنەوە ئەڵێ بەداخەوە مویم لەبیر نەماوە ئەڵێ پەنجەکانم شمشاڵێکە بە تەنها لێوێ لێ ئەدرێ هەتا ئێوە گورزی گران لە تو لە ڕێی ئاواتم بن پەنجەکانم ئەبنە بورکان من گریانم ێکەی خوێنمەوە 50 ساڵە بۆ بەرمێتێ کەوا بێ سوپاست دەکەم پەروەردە لێرا کۆتایی پێدێنم دێمە سەر پەروەردە ئێمە کارێکی زۆر سەقەتمان کردووە ئێم پەروەردەی تایبەتی خۆمان نییە نیمانە هەچێکمان وەرگرتووە تا ئێستا لە حکومەتی عێراقی و لە عەقڵی فاشی عەرەبی وەرمان گرتووە تا ئێستا لیژنەیەکی تایبەتی دانراوە بە مێژوەکە بچێتەوە و مێژووە ئەبێ لیژنە منیمان پێی نییە بەڵام ئەبێ کەسانی شارەزا و دڵسۆز ئەبێ کەسانێک دابنین کام کەسانە من ئێوە بەلاتانەوە سێر نەبێ ڕۆژی 10 ساعت 12 ساعت کارم لەوەدا کردووە ئەبێ بەو شێوەیە کار بکەین ناسەر ناگرێت کەوا بێ ئێمە پەروەردەی خۆمانمان نییە من داواتان لێکە داوا لە وەزارەتی پەروەردە ئەەکەم نەخشە سازیەک بکە بۆ 20 ساڵی داهاتوو نەک بۆ بەیانی و دووبانی نەخێر بەیانی و دووبانی ناتوانیش بکەین داوا لە من مەکەن بڵێن سبەینێ کتێبەکەمان بۆ بنووسەوە ئەگەر کتێبەکەم بڵاو بۆ هەڵەیتیا بوو هەر یەکەتان پەنجە بکەن بە چاو باو بڵێ کاکە هەڵەیتیا کاکە هەڵەیتیا ئەبێ جاری دووەم چاپی دووەم چاپی سێم چواری چاپی چوارەم لە 10 ساڵی داهاتووە من دەتوانم بیگەێنمە ئەنجامێک کە ئەنجامەکە هەموومان پێی ڕازی بین کەوا بێ ناسیۆنالیستی عەرەبی تا ئێستا دەستی کردو بەسەرمانە ئێمە کە لەگەڵ برا کوردەکانمانە دائانیشین تکایە من لە ئەوروپا مێژووی ئەوروپایی 50 ساڵی ڕابردوو بە تەواوەتی لە لای منە من نەزانم چی کراوە چی نەکراوە ئەبرێخراوانە چ دەورێکیان بینیوە ئەم تیپە لاتینیەکە ئەوەی دەیبینن لە ئەوروپا بوژایەوە ئەژنا تیپە لاتینیەکە لە کوردستانی باکوور نەبوژایەوە لە ئەوروپا بوژانیانەوە چێ بوژانیانەوە من خۆم دەسم تایە ئاگاداری بوژانەوەکەم ئاگاداری هەڵسو کەوتەکانم ئاگادارم ئەتوانم ناوی کەسایەتیەکانتان بەمێ بووم بە بەشێک لەو مێژووە لەبەر ئەوە کە ئێمە سیان چواردا ئەنیشین بێکەوە بەداخەوە بمانەوێ و نەمانەوێت تا ئەمڕۆ عەقلی بیرکردەوەی ئێمە عەقلێکی لەم وڵاتەدا عەقلێکی سیستێمی ڕۆشنبیری عەرەبیمان بەسەرەوە زاڵە برادەرانی کرمانج بەداخەوە ئەوان ئەوەنەی ئێمە سەرگەردانن پیان ناخۆشە لەبەرەوە کە لەگەڵیانە دانیشین جاری وایە بابەتێک باز دەکەین ئەو لە باسێک گەڵێ و ئێمەش لە باسێکی تر یەک ناگرێ
وشەیە کۆمانەکاتەوەڵین کوردیە ئەو کوردیە ئێمە چارەسەری بۆ دامنێم زانین چۆنە برادرانی ڕۆژهەڵاتمان بەهۆی شۆڕشی بەهۆی کۆماری کوردستان و بەهۆی ئەو هاتوچۆ فراوانی کە لە نێوانمانە هەیە تا ڕادەیەک سنوورەکان کەمتر بۆتەوە و بڵاوکراوەکانیان گەورەترە لەبەر ئەوە ئێمە تووشی گرفتێکی گەورە بووین لە پەروەردا ئاگاداریەکیشتان کەم تکایە لە ساڵی 2010دا بڕیارمدا دام بە وەزیری پەروەردە وتم ئێمە پێویستە لەم کوردستانی خۆمانە لە پۆلیسیەوە تیپە لاتینیەکە ئەو تیپە لاتینیەی کە من پێشنیازم کردو ئەوە ناکە بەدرخان دایناوە چکە بەدرخان 6 دەنگی فرامۆش کردووە 6 وێنەی تیپی فرامۆش کردووە فرامۆشکردنی ئەم تیپانە لە بەرەوەی لە تورکیا نەبووە ئەویش هاتووە لای بردووە ئەمە بۆ یەکەم جارە مندان بەمانێمەکینا لە کتێبی فێرکردنی زمانی ئەڵمانیدا من نازانم گەیان بۆ چیوان دەخوێنێتەوە لەم کتێبەدا باسم کردووە بە دوور و درێژی باسی ئەوم کردووە ئەڵێم ئەو تیپانەی کە و داینەناوە من هەمووی نمونەم بۆ داناوە چکە ڕۆژهەڵات ناسەکان کردویانە بە مڵک بەسەری ئێمەوە ئەڵێ لە ڕووی دەمسازیەوە شێوە زمانەکان جیاوازیان هەیە لە ڕووی ڕستەسازیەوە جیاوازیان هەیە لە ڕووی وشەسازیەوە جیاوازیان هەیە ئەگەرەمانە جیاوازیان هەبێ و بتوانی ئیسپاتی کەمانایە زمانەکانمان زمانی سەر بەخۆیە ئەمە ئەوە یەمە سەر خوێنی باڵە خوێنی باڵا لە سەدەی ڕابردوودا من خۆم یەکێک بووم لەوانەی کە لە خوێندنی باڵادا لە زانکۆی سلەیمانی و لە بەشی زمانی کوردیدا تا ڕادەیەکی زۆر ئەگەر پاتایە و پەیڕەوی ئەو عەقڵەی و سەردەمەی ئێمەیان بکردایە کە من وتم هەرمان بۆستایە گوانە ئەڵێتەوە تکام لێ کرد وانەکەی بکا بە کتێبێک و بڵاوی کاتەوە ئەوان نیان کرد گەڵتەیان بە من کرد بۆ ئاگاداریشتان بۆ ئەم وتارەش گاڵتەیان بە پێزانیان چی ئەنوە برادەرە زۆر خۆشە هێشتا قڕگەی نەدیوە قڕگە دەیەک بوو لە نزیک سلەیمانیەوە بوو ئەنوێشتا قڕگەی نەدیوە نە لێنینی خوێنێتەوە نە ستالینی خوێنێتەوە نە مارکسی خوێنێتەوە کەچی باسی پەروەردەکە لەبەرەوە بەڵام وا دیاراوان چوونە جێگای حەقی خۆیان و من جارێ شتا لە ژیان ناماوە خوێندنی باڵا برینێکە کە برینەکە ئەگەر وەزارەتی خوێندنی باڵا بەدەمێەوە نەچێ بەڕاستی سەرگەردانە بین سەرگەردانەکەمان لەوایە کە بە پای پیلان زانکۆی تایبەتی کراوەتەوە لە زانکۆکاندا دان بە هەندێکیانە دەدرێ و دانیان پیانان دێ وەزارەتی خوێندنی باڵا جگە لە زانکۆکان ئەبێ پلان و نەخشەی تایبەتی هەبێ بۆ ئەو قوتابیانەی کە پێدەگەن لە پۆلی نۆوە لە پۆلی دەوە لە پۆلی دوانزەوە بچن بۆ جێگاکانی تر بۆ پەیمانگاکان ئەجینا پاش براوەیەکی تر ئەبینی هیچ کرێکارێکمان نامێنێ کە بێ کارەواکە گڵۆپەکەمان بۆ بگۆڕێ ئاوەڕۆکە چاپکە هەموو زۆربەی زۆری کەسەکانمان وای لێدێ خاوەن شەهادەن و کە ئەیان بیری وەکو وڵاتەکانی تری لێیە دکتۆرایەکی لە گیرفانایە و بەداخەوە ناتوانێت کارەساتەکانی تر بەرێ بەڕێوە خوێندنی باڵا سیستێمەکەی سیستێمی عەقڵی عەرەبیە عەقڵی عەرەبی فارسیە بەداخەوە من باسی بەشە ئەو بەشانە ناکەم کە بەشە زانستیەکانە بەشە زانستیەکانی زۆربەی زۆری لێ وەرگیرەوە لەبەرەوە داوا لە وەزارەتی خوێندنی باڵا لە ڕێگای ئێوە دەکەم کە پرۆگرامێک دابنێ ئەو پرۆگرامەش پرۆگرامێکی درێژ خایەن بێ بە لیژنەی کات بەڵکە بە ڕێگایەکی تر لێرە لە بەردەمی ئێوە من سوپاسی سەرۆکی حکوومەت کاک مەسوول بارزانی دەکەم کە پار لە کاتی بەخشینی شهادەتنامەی فەخری دکتۆرا بەم لە زانکۆی سەلاحەدین وتم شۆراییمدایە کە بە شەقامەکانی هەولێرا دەگەڕێم و تابلۆیەکی تیان نابینم کە بە کوردیەکی ڕاست و سابێ وەکو دیتان دوێنێ فەرمانێکی دەرکرد فەرمانەکە بەڵام ئەبێ دام و دەستگایەکی تەواوی بۆ دابنیە چونکە خەڵکەکەیە بە کوردی ئەینووسێ بەڵام بە کوردێکی سەقە دەینووسێ کەوا بێت تۆ دووبارەیەوە پێڵیت تکایە وەرە بیگۆڕەوە ئەمە ناکرێتەوە بێ بێداوە لە خەڵکەکە بکەی دایرێ بکرێتەوە ئەم دام و دەستگایە لێپرساو بێ بەرامبەر بەو کارە تۆ سیستێمێکی زمانی بۆ دابنیت بۆ ئاگاداریتان بەشی دووەمەکەیەوەیە کە کرێکارانی بێگانە لێرە زمانی بێگانە بخوێنن من کە گەڕاومەتەوە کتێبێکم لەگەڵ خۆمدا هێناوە بە 7 زمان بە فارسی بە تورکی بە عەرەبی بە ئینگلیزی بە فەڕەنسی هێناومەتەوە لەگەڵ خۆماوە ئێستا داومە بە شارەزایانی ئێرە بۆی دیزاینی بۆ بکەن و
کتێبەکە ئامادە بێ لە کاتێکەکە داوای ئەوە ئەکرێ لیژنەیەکی تایبەتی بۆ لە وەزارەتی خوێندنی باڵا وەزارەتی ڕۆشنبیری و ئەکادیمیای کوردی بۆ پێک بێ بەڵام من دەستی خۆم وەشانووە ڕەنگە بەلاتانەوە سیر بێ بڵێنەوە چۆنەوە کارێک کردووە کتێبێکم هەبوو بۆ فێربوونی زمانی ئەڵمانی بە ئاسانی لە 147 لاپەڕەدا ئەو کتێبم کرد بە بەرنامەیەکی سەرەکی و دامناو بە زمانەکانی تر چاوی یەک بەیەکتان ماچەکەم هیوادارم تا ڕادەیەک بابەتێکم پێبەخشی بن کە چوونە دەرەوە هەمووی نا بەڵام خاڵێک لەگەڵ خۆتانە بەرن سوپاسانەکەم دووبارە بەڵام من چوار پرسیارم هەیە پرسیارێکم ڕای چییە بەرامبەر بە فەرهەنگەکانی زەبیحی و شەفیق قەزازی کە برێن ئەلفوبایەکەی دەرچووی زەبیحی ئەو قەیدی دەرنەچووەوە ئەوەی شارەزووری شەفیق قەزازی دووەم ڕات چییە بەرامبەر بەوەی کە دەکتێبس کە ئیزادی عزەتە ناوی نازانم وەڵات بە ئینگلیزیەکەی ئیزادیە نووسرایە دەرێت زمانەکانی ئێرانی وەختخۆی دوو پارچە بە پەهلەوی و پەهلەوی ڕاتچێ بەرامبەریان پرسیاری سێن زۆربەی مامۆستایان فێرکردنی زمان تا ڕادەیەک شارەزاییان لە ڕێبازەکانی زمان هەیەتە تا ڕادەیەک نۆیە کامیان پەسەند دەکەی بۆ فێرکردنی زمان بە تایبەتی زمانی کوردی چارەم جەناب سەردانی زانکۆکانی پۆلیتەکنیکی هەرێمی کوردستان کردووە سپاس سپاس کاک سەلۆ سپاس بۆ دکتۆر فازڵ من تەنها پرسیارێکم هەبوو دکتۆر ئایا ئەو شەپۆلە تەکنۆلۆژیەی کە ئێستا دنیای گرتوتەوە جەنابەت بە هەڕەشەی دەبینیان دەرفەت لەسەر زمان و پەروەردە و هیوادارم هاتنەوەی جەنابەت وەکو فریادی ببیە فریاد ڕەز بۆ زمان و پەروەردە و بەناومێدی نەگەڕێیتەوە زۆر سپاس سپاس فریادەکەین و سوجود دەکەین بەڕاستی ئێمە کولتەر فێربوونە کێشەکان خۆمان فرادی لەسەر خەڵکێکی دیکە من دەبینم سیستەمی بەغدای عەرەبی بۆ عەرەبەکان زۆر باشە بەس خۆ پێمانیان نەوتوە ئێوە بڕۆنەوە وەرگرن و با بڵێن بەکاری بێنن ئەمێنێتەوە زۆر کێشەکان ئێمە کورد خۆمان دروستمان کردووە کورد دروستی کردووە کێشە لە سیستەمەکە هەیە لە خێزانەیە لە کۆمەلگا هەیە یعنی مثالێکی بەسیط ئێمە هیچمان باسی ئەو قوتابخانە ئەهلیانەمان نەکردووە چی ڕۆڵێکی خراپیان هەیە ئەو خەیناکە خەڵک پەروەردەکەن بەڵام ئایا فێر زمانی کوردیان نەکەن فێر زمانی کوردیان ناکەن نهائیەن یعنی من لەو گەڕەکە ئەژێم عەرەبەکان دەبینم بەنگلیزی قساکەن منداڵەکانش هەر بەنگلیزی قساکەن منش مەجبورم بەنگلیزی قسە بکەم بەگەریان یعنی کوردی نازن یعنی من لەوە ئەترسم 10 ساڵی دیکە دوو نەوە دروست دەکرێت نەوەیەک ئینگلیزی ئەزانێ نەوەیە دیکە ئینگلیزی نازانێ وە لە یەکتری تێناگەن کۆمەلگاکە خۆمان دابشیەکەین ئەیکەینە دوو پارچەوە وە لێرە خەتاباری خێزانەکانش خێزانەکانیان لە ڕێگای منداڵەکانیان خۆیان فێر ئینگلیزیەکەن جەنابەت لە دەرەوە منش لە دەرەوە ژیان بە زۆربەمان لەوێ یەکەم شت ئەیانوت بڕن زمانی دایک فێر من مامۆستایانش بۆیان نەگرت بەس لێرە نە کۆشتوە هەیە یعنی خێزانەکان ئەمێنێتەوە ڕۆڵێکی زۆر زۆر خراپترشە زانکۆ ئەهلیەکان ئێوە ئەزان زانکۆ ئەهلیەکان چی دێنن زانکۆ ئەهلیەکان مامۆستا عەرەبەکان هێنا و کوردەکان دەست نالێنەوە ئەوانش هەر بە زمانی عەرەبی فێریان کرد مەسەلەی جوولانەوەی بلێن وەرگێڕان تەرجومە کوا وەرگێڕانمان هەیە ئێمە وەرگێڕان هەر بۆ کراوانێ بۆ شعر و ئەمە و کتێبە زانستیەکانمان وایە یان نە پرسیارەکەم بۆ دکتۆر ئەوەیە باسی زمانی لاتینیت کرد یعنی چی مەترسیەکەیە گەر زمانی کوردی بە لاتینی بنووسین ئێمە تورکەکان لە ڕێگای کەمال ئەتەتورکەوە یەکەم شت بوو زمانی عەرەبی وازی هێنا بە زمانی لاتینی نووسی چونکە زۆر ئاسانترە بۆ ئەوروپەکان بیش نووسەوە و تێبگەن و بۆ ئێمەش وابزانم ئاسانە زۆر سپاس شركتان خاجوشیرین ڕاستەگا لە فڕۆکەخانە دووکمان ئەوەندە خۆشەویست بوو من ئەو ناناسیواتە بەردەمەوەتی پرۆفیسۆر شۆری دوو سپاسم داموشی خۆشترە و خوشتێکی تری لە تەویشتەوە بۆ هاتووتی کا خەبات چۆنی وتم کا خەبات نیم بەڵام برای کا منیش لە ئەڵمانیا خوێندم لە بۆم 37 ساڵ من و طارق لەوێ ژیان بەس وەگوتی پرۆفێسەر هەوە پسیخۆلۆژیا خواندی سایکۆلۆجی و هەوە گوتی
يعني دياغنوزت كردن كو إما رقما ليك دبي أما يعني سببك رئيسية كو إما تشابو راست لناو يعني سري مهري كرمانجي بيجم كرمانجي واحد كرمانجي فاهم دكان آخر ترسيام تقول لا، أساس لاتيني كرمانجي شوية باشا. نا كرمانجي برباش يعني تتكالي كرمانجي بيجي بقو أستيق هشتم بو أبا سببك الرئيسية بو فاهمي بروبليمات مهي باشا وكنت تعتبره من أسبوع يعني عمري من الجيبي دورة ملكية تجي من ديتيو أو يعني بونك أنت وصاينا يعني هكا في حل كاين يعني معقول لنا لمستواي كأكاديمي انتو تشد بيجي تشحل بكين بجد هكا بيجي من أسبوع يعني أو برسة نكمل بو بسيكولوجي إيما بو ما الرقم هفتوت بيه بلي بلي هوا وقت بلي هوا وقت قالك سباس أسباس جنابي دكتور عمر فتي كشوك نمستو خوي حازك الفرق البوسواس سرو قادر بريوبري یان سروش انستیتوت توزینوی بسیدم سپاس بو دکتور فریاد فاضل جیان من براستی برخنه دست پیدا کم چون دوست او دوستی بدگریانی نکپیت بیکنی زاره لناو نشانه و براستی ناو نشانه که زور جیاواز بلنگه ناوروک چون ناو نشانه سراو جوری مفتکانی زمان پرورده خویندنی بالا کسی ناو نشانه که لناوروک دمی با بوده دکتور فاضل فریاد فاضل باسی کارو کردوکانی خوی دکن نشانه سر سلمان چون کامانه زیادتر بو اگر بیای باسی او سی خاله بکن کاک دکتور من اوی کبوتی بوم جراوس شویم نخوتو بیرم کردو زمان پرورده خوندنی بالا براستی ناتوانی لماوی کاژمێرێ که باسی سێ بابەتی زۆر گرنگ بووی تەنها زمانەکە بەس بوو پەروەردەکە بەس بوو کۆ کاژمێرێ خوێندنی باڵا بۆیە نەک بە سێ کاژمێر بەڵکو بە سێ مانگ و سێ ساڵیش ناتوانی تەنها باسی پەروەردە بکەیت تەنها زانایانی بواری فەلسەفە و پەروەردە پتر لە 100 پێناسەیان بۆ پەروەردە هەیە منیش یەک پێناسەم هەڵەیەنجاوە پەتی دەرێسی بریتیە لە ئامادەکردنی تا بۆ ژیان وەرە کە گوتت پەروەردە هەموو بوارەکانی ژیان چا دەکرێت چەند وەزارەتمان هەیە هەموو وەزارەتەکان کێ ڕای دەگرێت پەروەردە کۆڕەکەیە بەڕێزان پەروەردە ئەمە زۆر باڵە تێگەیشتون لای ئێمە بەخێوکردنە هەڵەیە پەروەردە نەک لەو کاتەی دەست پێ دەکاتن کە لە ماڵە بەڵکو پێش هاوسەرگیریشە کە گرێبەستەکە دەکەی زۆر بەهاڵە لەناو کووردا گرێبەستەکە تۆمار دەکەن گرێبەست دەزانێت چێ بەڕێزان دەبێ هەموو شتەکانی تێدا بێ لێ بەس باسی پێشەچی و مارەی کراوە لە گرێبەستا دەبێ پێک بێ تێگەیشتن هەبێت چۆن ئەو مناڵە پەروەردەکەی چێ دەبێتە داشی ئەو مناڵە و چێ دەبێتە باب لەسەر پەروەردەکردنەکە دەبێ ڕێکەون ئەلێەوە پەروەردە سەر هەڵدەدا نەک وڵا دوای لەدایک بوون و دوایەوەی باخسەی منداڵان و نێوەندەکانی خوێندن پەروەردە زۆر لەوە هەردەگرێت دەتەوێت وڵات بەرەو پێشەوە بچێ لە پەروەردە دەست پێ بکەم دەتەوێت یەکێک بی لە وڵاتانە پێشکەوتوکاری جیهان گەورەترین بۆزە بۆ پەروەردانی موسای مامۆستا لە وەزیریش زیاتر بێ من ناچم خۆی دەبایە ئەمن لە ڕاستی لەسەر پەروەردە بەندە قسە بکات لەبەر ئەوەی 46 ساڵ و 3 مانگ و 11 ڕۆژ و ئەوەندە کاتژمێرە من خزمەتم هەیە لە بواری سەرەتاییەت و بەڕێز گوتت بەزە زانکۆ من لە سەرەتایی مامۆستا بوویمە لە پەیمانگای ئامادەکردنی مامۆستایان لە هەموو زانکۆکاری کوردستان نوانەی بەکەلۆز ماستەر دکتۆران بوتوتووە یعنی ئەگەر فیل هەیە کەرکەدانی شەیە بابێنە سەر زمان کاک دکتۆر دەبوایە بەخاو پێمرێ 1 2 3 ژیرۆگرفتەکانی زمان چییە تۆ ئاگاداری لە ناو کوردستان ئەگەر ژیابی زمانی کوردی تیرۆر دەکرێت ئەگەر دوێنێ ڕژێمەکانی یەک لە دواییەکی عێراق زمانی کوردیان تیرۆر دەکرد ئەمڕۆ خۆمان وەزیری پەروەردە و هەموو ئەوانی کە هاوبەشی و سیستەمەکە دەکەن ئێمە زمانی کوردی تیرۆر دەکەین حاجی قادری چی وتووە زمانی کوردی بەڵاو نەبوو گرت بوو وایە مابەینی ئێمە تێچوو 500 ساڵ وتێتی کە شاعیری نەتەوایەتی و نیشتبان پەروەری کوردان نادەبی زیاتر بدەیتێ 6 خولەکە دایتەوی 10 خولەکیش دەدەیە من بەخوا وازایێنم نەخێر کاکە بەشی دکتۆریش دەخۆم بەڕاستی من کاکە کەسێکی پەروەردەی لەناو ئێرە پسپۆر بێ بەندەیە ڕۆژێکی شەوێک نەخەوتم زۆر سپاس دەزانم چکە قسە دەکەم دوو ئەوانە هەموو دەمدەیە چکەوانە ئەوەیە دکتۆر ژیان
ئێمە دەزانین لە توێژینەوەی زانستی کە یەکێک دێت توێژینەوە دەکات دەبێت هەست بە توێژینەوە کە گرفتەکە بکە لە ناوژبی تۆ دێ ئەو هەوڵانەی پێشوو هەموو دەسڕێەوە ئەو هەموو فەرهەنگە من تا ئێستاش فەرهەنگی هەمبانە بۆریدا لە سەسەری خۆمدا دەرێ دەزانیت چ وشەیەکی تێدایە تاکە کەسیە کاکە تۆش فەرهەنگەکانت بە تاکەس یعنی بەڕاستی دەبێ کی من لەگەر بێ ئەو هەن تۆ هەوڵ و کۆشی کۆری زانیاری کورد بۆ دەستیشانن نەکرد لستی ساراوەکان لە هەموو ژمارەکانە لە بەشی یەکەم دووەم بەرجی یەکەم دووەم سێم هەمووی باسکردێ بەنامو لێ بکرێت چۆن ئەمان فەرەنگۆکەکانی دوای هەموو کتێبەکان بە هەموو هەڵەکانەوە ئەمە کۆشە کرایە نابێ ڕەش بکەیتەوە قوربان جان بە تایبەتی لە ساڵی 1970 کۆری زانیاری کورد نەبووە کاتی دەستا دەزانیت چ کارێکیان کرد بڕۆ نابێن کاتێ بەڕێ ئەگەر لێو لێ فێر بوویت ئاخر خۆ دەزانم کۆری زانیاری کۆر بوو قوربان جان من زۆر پێ دەرێم کەواتە قوربان باسی وەزیرەکانت کرد من پێش دەمێک کە باسی وەزیرم کرد دەزانین چێ دەکرێتە وەزیری پەروەردە مامۆستایەکی سەرکەوتوو دەبێتە یاریدەدرێژ سەرکەوتوو یاریدەدرێژ سەرکەوتوو دەبێتە بەڕێوەبەرش سەرکەوتوو لەناو هەموو بەڕێوەبەرە سەرکەوتوەکان هەر لە بژێرێ بۆ پسپۆری بۆ سەرپەرشاری پەسپۆری یا سەرپەرشاری پەروەردەی لەناو هەموو ئەمانە چێ سەرکەوتووە دەکرێت بە یاریدەدەری بەڕێوەبەری گشتی لەناو هەموو یاریدەدرە گشتیەکان چێ سەرکەوتووە دەکرێت بە بەڕێوەبەری گشتی لەناو هەموو بەڕێوەبەرە گشتیەکان چێ سەرکەوتووە دەکرێت بە بریکاری وەزیر لەناو بریکارەکان چێ سەرکەوتێت بە وەزیر دەزانی من کە دەچوو چێ تەلەفۆنی بۆ کردم دکتۆر دلاوە گوتی عومەر چکە بەیەکەوە لەسەرێکی داشت گوتی نەترسە گوت بۆ دەسێم گوتم کار سەفین ئەو کاتەی بەرپرسی پەیوەندەکانی پارتی لە تورکیا بوو زۆر سەرکەوتووتر بوو لەوەی کە وەزیری پەروەردە بوو قوربان وەزیری پەروەردەکان تەنها یەک کەس ناود نەبرد وەزیری پەروەردەوە ئەویش مامۆستا عەبدولعەزیز تەیب چکە مامۆستای سەرەتایی بوو قوربان تۆ نابێ هیچ و تەڕ هەمووی بەیەکەوە بسووتێنی بە چاک برێ چاک بە خراپ برێ خراپ هەی قوربان جان مایتم قوربان کارنیە دەکەم دەخولەکەم بگەیت چشتم پێیە دە باشە کاکە دەرێ ڕێزی خۆت بگرە تا ڕێزت دەگرن ئەوەندە بدوێت تا جۆ لێ دەگرن سوپاس 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 زۆر شتم ماوە سوپاس ئەخەوەتە سوکاوەتەم باسی گرفتەکانی پەروەردە دەکەم هەمووی بەڕاپرسی ناتوانم بێ قسە بکەم لە بیری بۆ سوون مامۆستا بەڕێوەبەر سەرپەرشیاری پەروەردەی ڕابەری پەروەردەی دەبێ بە ئامار قسە بکەیت سوپاسان دەکەم پێکەوە لەگەڵ برای بەڕێزم دکتۆر ئارام پێکەوە بێنە خزمەتان لە خزمەتی جەنابی دکتۆردا بەڕاستی من زۆر بە سەریعی تەماشا ئانۆجۆدا خزمەتکار تەماشای ئەم کتێبەم کرد من شارەزای زمانی کوردی نیمە شارەزای زمانی کوردی نیمە بەڵام پێشترش باسم کردیە ئەگەر بکرێ جەنابت پێت باش بی لە بابەتی زمانی کوردی ئەم کتێبە دەپێشەشاو هەموو قوتابیان و خوێندکارانی کوردستان لە حەمڕینەوە هەتا کوزاخۆ ئەوەی کە تەماشا دەکەم بەس ناوی کوردیتیە يعني آزاد وزوراب ودارا وأنا يعني بطروسك لولا يوحنايك لولا مرادك لولا زاني حتى قنجك لهرب جوا كهرب جوا مسيحيت يعني كريستيان وكلدان وعاشور والسريان تيدانيا كبخيني بطروس تشي بابا لا هرب جوا بكرسي لكلميان لو مسيحيين بكرسي زاني بطروس نكتسي ولكتابي سريان مش من لقلم آزاد وزوراب اشتغل بۆ زۆر زۆر ئەوەی من تقریبا شەرح نییە بەڵام شەرحەکە وەکو پرسیارە سەرتاکە بەسی زمان دەکەین کە یەکێکە لە خاڵەکانی هاوبەش لە نێوان گروپێک یاخود نەتەوە کە نەتەوەسازی لەسەر دنیا دەچێت ئەمەش خاڵێکی زۆر زۆر گرینگە وا دەتوانین بڵێین ئەگەر مەترسی لەسەر زمان دروست بوو واتە مەترسی لەسەر ئەو نەتەوەی دروست بوو خاڵی مانەوەی بەهێزی مانەوەی نەتەوەی زمانەکەی زمانی دایک بۆ میلەتێکی ژێردەستی وەکو میلەتی کورد زۆر گرینگە
جا نازانم دەڵێن زمانی دایک یاخود زمانی زیگماتەوە جەنابتان دەزانن کە ئێوە شارەزای زمان ئایا ئێمە چۆن کار بۆ ئەو بکەین کە شکۆی زمانەکەمان پارێزین لەناو ئەو مەهاڵەشەیە کە ئێستا دەیبینین لەگەڵ ڕێزم بۆ مامۆستا عومەر و بە جەنابیش و بە هەمووتان من حەدم نییە ئێوە گەوری ئێمە من هیچ ڕەخنەیەک بگرم بەڵام وەکو ڕەخنەیەکی بنیادە پێتان دەڵێم ئەو 30 ساڵە شتێکی وا نەکراوە شتێکی ئۆتۆ نەکراوە لە ڕێگای پەروەردەوە بۆ زمانی کوردی بالعکس بەرەوداوە گەڕاوەوە ئەوەی کە ماوە ئەوەی کە هەیە ئێستا هەمووی باپیرانمانەکە لە گوندەکان بوون و زمانەکەیان پاراستووە بەهۆی ئەوەی کە تەکنەلۆژیا پێیان نەگەیشتووە زۆر ئیساڵ بڵێن پەیوەندیان نەبووە لەگەڵ دەرەوە زمانەکەی خۆیان پاراستووە کاتێ دەڵێ نەتەوەیەکم کۆڵەکەی مانەوەی نەتەوەیەک بۆ پاراستنی زمانەکەی ئەوەنجام بۆ نمونە دەتوانین نمونە بێنینەوە بۆ نمونە وڵاتی میسر کە بە چەند قۆناغێکدا هەموو زاناکان دەزانن ئەگەر مێژووی زمانتان خوێندبێتەوە بە چەند قۆناغێک میسرەکان عەرەب نەبوون بە چەند قۆناغێک بوون بە عەرەب بەوەی کۆتی چەند هۆزێکی عەرەبی بۆ مەنتیقەی ئەمازیغ و بۆ مەنتیقەی میسرەکان ئەمە خەتەری ئەو قوتابخانە ئەهلیانە کە بە منداڵی خۆشمەوە لە قوتابخانەی ئەهلیە باوە کە دەرم هێناوە بردومەتە قوتابخانەی کوردی بە ناچاری کە مستەواشی بەرز نییە بەداخەوە ئەو ئاستەنیە من لە ماڵەوە بۆ خۆم فێریان دەکەم چونکە بینیم زمانی کوردیان لەبیر چووبەوە کەمیانێک دەهات پێنج کەلیمە چاریان ئینگلیزی بوو ئەی ناچاری چی بکەی یعنی چی بکەی هیچ ڕێگایەکە نێسەی دەکەی قوتابخانە حکوومیەکان ئاستیان بەڕادەیەک دابەزیوە کە ئینسان نازانێت چۆن منداڵی خۆی بنێرێت دەبێت ئەوە شارەزایانی زمان ئەو کەسانی خۆیان بەخۆم خۆ دەزانن دەبا ئیشان لەسەر ئەوە کردایە ئەجا ئێستا ڕەخنەیان هەموو قسەیەک دەبێت کردداری لەگەڵ قسە بە تەنها پشت پێی دەوێت زمانی ئێمە وەکو ئەو ڕەسە پێخاونەشی لێ هاتۆ بە ئەوەش بڵێ کە نقطەیەکی گرینگە و باسمان نەکردووە جورێک فارس عەرەب بە هەموو شێوێک لیان بردووە عەفوم دەکەی کاکتەر لیان بردووە بەبێ ئەوەی کە ئێستا کەسێک هەبێ خۆی بەخانی زمانەکە بزانێت بڵێ فڵان وشە فڵان وشە لە تورک و عەرەبی و فارسیدا ئی زمانی کوردیە خۆشبەختانە و باسم کرد توانیمانە کە زمانەکە خۆمان بپارێزین بەڵام ئێستا کە خاوەنی هەرێمێکی خۆشبەختانە هەرێمی کوردستان حکوومەتی خۆمان وا خەریکە مەترسی دروست بێت لەسەر زمانەکە ئەو بابەتی کە ئێستا ناونیشانەکەی جەنابتان هەڵتان بژاردۆک و هەڵەشەکانی سەر زمانی کوردی بەڵای من ئەو تەکنۆلۆژیایی کە ئێستا هەیە کردنەوەی قوتابخانە بە زمانی بیانی فەرامۆشکردنی قوتابخانەی کوردی و خوێندنی کوردی پشتگوێخستنی زمانی ستاندارد و کارنەکردن بۆ یەکخستنی زمان هەروەها لە وەرجێڵاندا باوەڕ بکات جاری وایە کە دەمەوێت کتێبێک بخوێنمەوەی وەرجێڵا چونکە ڕاستی سەرچاوی کوردی زۆر دڵبمەند نییە لە سێ کتێب بمبورە کاکسەرۆ لە سێ کتێب باوەڕ بکە دەبێت بگەڕن شار کتێب هەداوەکو یەکێکیان هەڵدەبژێری کە وەرجێڵانەکەی باش بێ بۆچی ئێمە بیرلەوەکەینەوە سەنتەرێکە بێ سەنتەری وەرجێڵان با هەموو کتێبێکی وەرگێڕا بەو بە فلتەری ئەو سەنتەرەدا بڕۆن ببرە زۆر چیترمێ بەڵام درێژەم پێداداوی لە بردوەکە جنابی دکتۆر سامان شاڕی فەرمووی سپاس دەکەم من ئەگەر زیادران بێتەوە لەبەرە مناقەشەکە تاکو سپاس دەکەم پشتگیری ئەو خوشکەکەم بە مەسەلەی پەروەردە و وەزعی پەروەردە لە هەرێمی کوردستان نەوەکو وەرپەردە زانکۆکانیشمان سیستەمێک هەیە ئیشی لەسەرەکرێت کە ئەو مەکتەبە حکوومیەکان لەگەڵ زانکۆ حکوومەکان بەرەو لاوازی بڕوە بۆ ئەوەی لەسەر ئەوەی کەرتی تایبەت و ئەوش بوو بە بازاری پارەم بەداخەوە و هەروەهاوە بۆیە وای لێ کردۆ کە زانست بەرەو خوارەوە بڕوە لە هەرێمی کوردستانە نابێت سەرمایەداری ڕاستێک بۆ ئێستامان زۆرە بەڵام نابێت تەسیر لە پەروەردە بکات پەروەردە یەکێکە لە قۆڵەکە ئەساسەکانی نەتەوەکەمان بەڵێ ڕاست دەکەین یعنی پارە نەتەوەکە لەناوبەرە دەبێت زۆر ڕاستە من زمان زۆر وەکو شارەزانیم بەڵام یەکشت هەیە لێرە تەوحیدی ناوی کوردیەکان بکەین مەسەلەن حەما محەممەد بە عەرەبی بە محەممەد دەنووسرێ حەما ئەنووسرێ و محەممەدیش ئەنووسرێ ئەمە لە سجلاتە کە دەرێنی ئەم ناوانە هەمووی مشکلەی هەیە مەسەلەن پەروین بە عەرەبی ئەنووسێ پەروین بە کوردی بە پ
هەیە نووسێ بە پاروین نووسرێ ئەمانە گەورەترین کێشەی بۆ ئێمە دروست کردووە بۆ سجلاتی خۆشمان وەکو کورد یعنی تەماشاکەی ناوەکان هەر یەک ناوە بە سێ نەوە نووسرێت ئەوە کاری لەسەر بکرێ شتێکی زۆر باشە هیوادارم لەسەر کراوە کاری باشتی لەسەر پێ بکرێ بە یاسا بکرێ بە یاسا قەزمەوەی لە ژنەیە دابرێت کە لە سجلاتی بەڵام دەسەڵاتی باڵا بڕیار با بکرێ بە یاسا هیچ نەدابرێ سەرکەوتیان دوای ئەوە سوالێکی ئەخیر لە جەناب دەکەم بۆ پەروەردە شکستی هێناوە کە خۆشەویستی نیشتیمان بچەسبێنێ لە مناڵەکانمانە ئایا خەتای مامۆستایە یان خەتای سیستەمەکەیە سپاس دنیا مردان زۆر بەخێر بێ من زۆر خۆشیم بینی لە ئەو تێبینی و وردەکاریانەی کە هەبوو لەناو بابەتەکەیە بەڵام لێرەیە تێبینیەکم هەیە بیخەمەڕوو لەگەڵ پرسیارێک لە جەنابتان بە حکمیەوەی کە هەموو ئەو لێکۆڵینەوە توێژینەوەتان کردووە. من حەزەکەم سەرەتا وەکو ئەکادیمیەک قسە بکەم مامۆستای زانکۆم اختصاصی پەروەردە و کۆمەڵاسی و جەندەر و هەروەها وەکو دایکێکیش قسە بکەم کە ئەو خوشکە بەڕێزەم لێرەیە بە جوانی تیشکی خستە سەر کێشەی مناڵەکانمان ئێمە لێرە زیاتر ئەوەی کەی بینین پەروەردەیەوەک لە زمان بێچکە مەوزوعەکەی ئێمە لە پەروەردەکەەوە دەست پێکە. ئەوەی منەی بینم وەکو مامۆستایەکی زانکۆ لە ناو وەسەڵی جامیعەیە ئێمە لە ئەبێ یەخەی پەروەردە بگرین. من بە تەعین ناڵێم وەزیرێک یا شوێنێک یا جیهەتێک بەڵام کە ئەڵێ وەزارەتی پەروەردە لە سفرەوە لە بناغەوە هەتاوەکو ئەو ئینتاجی کە ئەگاتە لای ئێمە وەکو زانکۆ من زۆر جارە و ڕخنەیە لە خۆشمانەگەم ئەڵێن ئێمەی مامۆستای زانکۆ هەتاوەکو ئێستا نەمانتوانیەوە بگەینە ئاستێک کە وەڵام دەرەوەی پێویستیەکانی ئەو گەنجانە بین کە لە پرۆسەی پەروەردەیەوە دەشتونەتە لای ئێمە. ئەمە لەلایەک بەڵام لەلایەکی تریشەوە من قوتابیم هەیە ناوی خۆی نازانێت بە کوردی بنووسێت. ئەمە کارەساتە لە سەرەتایی چۆن دەرچوو لە ناوەندی چۆن تێپەڕی بۆ فلتەرەیە لە شەشی علمی کە هەمومان نەزانین ئەگەر ئەدەبی ئەگەر وێژەیی بێ و ئەگەر زانستی بێ ئیمکانی نییە کەسێک نەزانێ ناوی سیانی خۆی بە دروستی بنووسێ بگاتە زانکۆ. یعنی ئەمە لە ناو مەعزەڵەیەکی زۆر گەورەیە. پرسیارەکەی من لێرە ئەوەیە یەک بەشێکی ئەم گیر و گرفتە کە درێژەی کێشاوە پەلی کێشاوە لە پەروەردەوە بۆ ناو خوێندنی باڵا ئەکرێ ئێمە لە پەروەردەکەەوە حەلیکەین. بەڵام موشکیلەی ئەم وڵاتەی ئێمە من بە ڕاشکاوی ئێڵێم و هەرچیەکە بێ با ببێ ئەوەیە کە وەزارەتی پەروەردەمان پێکهاتەی ئەم سیستەمەمان مساوماتی لەسەرەکرێ بۆ ساڵحی حزبێک بۆ ساڵحی حکوومەتێک یعنی نەبووە من ئاشنای سیستەمی پەروەردەیی نیم لە وڵاتانی دنیاە بەڵام پێم وایە ئەگەر بەو عەقڵە بچووکەی خۆمەوە بیری لێ بکەمەوە سیستەمی پەروەردە ئەبێ سەر لە نوێ لە هەرێمی کوردستانە بۆی هەموو ئەو هەموو کێشانەی کە باسمان کرد چارەسەر بکرێ ببێ بە وەزارەتێکی سەربەخۆ لەژێر حکوومەتێک لەژێرباڵی حکوومەتێکا کە سەر بە هیچ حزبێک نەبێ و هیچ مساوماتێکی لەسەر نەکرێت 4 ساڵ جارێک لە کابینەیەکە نەبێ بۆ پارتی و 4 ساڵ جارێک نەبێ بۆ یەکێتی و 4 ساڵ جارێک نەبێ بۆ جهەتێکی تر لەبەرەوەی بەم گورە کاکسەر نیو دقیقەم بەرێ لەبەرەوەی هەر وەزیرێک لەگەڵ ڕێزما بۆ هەموو لایەنێک لەگەڵ ڕێزما بۆ هەموو کەسایەتێک هەر وەزیرێک دێ بەرنامەیەکی پێیە استراتیژیەکی پەروەردەیی پێ نییە ئەوەی ئێمە پێویستمانە وەکو چارەسەر بۆ هەموو ئەو کۆنسێرن و تێبینی و کێشانەی کە لێرەیە و لە زۆر کۆڕ و کۆبوونەوەی کراباسیەکەی ئەوەیە کە ئێمە استراتیژی پەروەردەییمان نییە کە ئەبێ ئیش لەسەر ئەوە بکەین. زۆر سپاس. زۆر سپاس لە 2009 لە کۆنگرەی زمان لە ئامەد لەو کاتێژە گرفتانی کە ئێستا باز دەکەن زۆر باس کرد من یەکێک لە گوێگرەکانی بەشدار بوو بۆکو گوێ دەوێ بەشدار بوو گرفتێکی زۆر گەورەش ڕوویدا لە بینی دکتۆر ئەزەدی و وەزایدان برادرانی تابێتی ئەحمەد تورۆک لەوێندەر
ئەو کاتی بەتەبە بوو هەدەفە نەبوو ئەو پێوەستا بوو بۆ کۆنگرە ئامادەکاری تەنانەت ئێستا لە هەرمی کوردستانیش دروستە دەبینی دکتۆر گرفت هەیە یعنی کێشە بۆ زمانی کورتی دروست دەکات لە بینی زیادبوونی زاراوە بۆ نمونە لە سلێمانی خوێندکارە لە سەرەت بچووکی ڕاوسەڵاتە وەکو زانکو خوێندکارە لێرە قوتابیە لێرە ئافرەتە لەوێ ژنە تەنانەت وشەکانیش داڕەش بووە ئەمە پیرۆزی زمانەکە پیرۆز دەکات یان گرفت بۆ زمان دروست دەکات وەل هەمان کاتیش زۆر کات دەبینی پەرلەمان پێیان بۆ ئەکادیمیای کوردی دەنێری دەنگدان لەسەر وشەیەک دەکەن ئایا ئەم وشە گۆڕانی ئەمە کاری بەڕاستی پەرلەمان بێ بەو خێرایی ئەو ئیشە لەسەر وشەیەک بکە ناوێک بگۆڕی بۆ ناوێکی تر یان بەڕاستی دەبین ئەکادیمیا کاراتر بکرێتەوە لەوەی کە ئێستا هەیە زۆر سپاس کاکە جەنابەت پانزە لەختەر هەیە وەڵامی سپاس بۆ ئەو خوشک و برایانەی کە بیرڕای خۆیان دەربڕی من کە لێرا باسی ئەوم کردوتم کاک سەرۆ کارێکی باشی کردووە 3 زاراوەی بەکارهێناوە مەبەستم لە خۆم بوو مەبەستم لەوە نەبوو بیرڕای من دەربارەی کێشەکان زمان پەروەردە خوێندنی باڵا مەبەستم لەوە بۆ ژنا مەبەستم لەوە نەبوو کە لێرە من ئێستا بێم ڕەخنا بە پای پیلان بگرم و بێم سیستێمێکی نوێ لە ماوەی 45 دقیقەدا پێشکەشی ئێوە بکەم من ئامادەم نەک کۆڕێ دەکۆڕی تر بژێڕم من هیچ کەسێک ناسڕمەوە من بەرهەمی هیچ کەسێک لە یاد ناکەم من پەروەردەی دەستی ئەوانم کە بەر لە من کاریان کردووە بە مەرجێ کارەکانیان بەجێ بوو بێ و چونکە من خەڵک قسەم لەگەڵدا دەکا پێڵم تکایت قسەم لەگەڵامەکە چونکە لە کوردێکەیە ترسم ئەو شادی کە بەکارێنی وەری بگرم کە وەرم گرت منی شەشمە دەرەوە شەکەی ئەو بەکارهێنم لەبەرەوە من ڕێزم هەیە بۆ کارانە من لە کاکە برای خۆشەویستم کاک عەلی کچکەوە دەست پێ دەکەم عەلی پچکۆل سوپاست دەکەم ئێمە لە مێژێکتی بەڵێ کورە گەورە عەلی گەورە کاکە بۆ بشێت گەورە فەرەنگەکانی زەبیحی و شەفیق قەزاز زەبیحی بەڕاستی ئەگەر سەرنجی فەرەنگەکەی بین کە ئەلفوبیەکەی تەنیا بڵاو کراوەتەوە سیستێمی داڕشتنی ئەو فەرهەنگەی کە ئەو بنچینەی بۆ داناوە سیستێمێکە ئەوەی ئاگاداری زمانی فارسی بێ و فەرهەنگی دێخودای دی بێ ئەزانێت دێخودا چ کارێکی کردووە هاتووە زەبیحی هەوڵی ئەوەی داوە وێنەیەکی ئەو فەرهەنگەی دێخودا بە پچکۆلەیی ئەوەی دێخودا 51 بەرگە 51 بەرگە ئێستا لە تاران تازەترین چاپین پێگەیشت کەمیان کردوێتەوە کردویانە بە 15 بەرگ من ئاگاداری بڵاو کراوە تکاتان لێکم یەک شتم لەگەڵا مەکەن هەرچی شتێ لێرە بڵاوەکرێتەوە چیلۆی 4 دۆلاری پێم و لە کتێبخانەکە ماتیایەتی ئەوەی هاتوێتە کتێبخانەکە بۆ هاتووە چیمەنخان هاتوون و ینی من ئەتوانم بڵێم ئەکتی 900 سەرکردە و ڕۆشنبیر و گەورە پیاوی کوردم لەلایە ئیتر چی کردو چی نەکرد لەبەرەوە زۆر ئاگادارم فەرهەنگی زەبیحی فەرهەنگی زۆر باش بوو هیوادارم ڕۆژێ لە ڕۆژان لە کونجێک کابەشەکانی تری بدۆزینەوە هیوادارم ئەمە چۆنی باسی ناکەم شەفیق قەزاز ئەگەر لەو کتێبی فێربوونی زمانی ئەڵمانیا سەرنج بەی ئەڵێم کاک شەفیق قەزاز ئەو کاتە نووسیومە ساڵی 2008 بڵاوم کردوێتەوە چاپی دووەمین ئەڵێم خۆزگە بدنووسایە هاتووم فەرهەنگەکەی تۆفیق وهبیم کردووە بە تیپی عەرەبی و بڵاوم کردوێتەوە فەرهەنگەکەی تۆفیق وهبی لە ساڵی 1966 بڵاو کراوەتەوە کە بە تیپی لاتینی ئینگلیزی بڵاوی کردوێتەوە بەداخەوە نە ئێمەی سۆرانی سوودمان لێبینیوە نە کرمانجەکان سوودیان لێبینیوە لەبەرەوە بیرڕای خۆم دەربارەی فەرهەنگەکەی شەفیق قەزاز بەداخەوە ئێوە کە هاتوون بۆ ئێرە کارەکانی منتان نەخوێندوێتەوە ئەوە شتێکی باشە ئیزەدی ئەو کەسەیە کە کتێبێکی دەربارەی مێژووی کورد نووسیوە دەستەکانی خۆش بێ وەکو کوردێک بیری کردوێتەوە من تەزوو بە گیانما هات کە بیرەکەیم خوێنەوە چونکە ئەویش با بڵێن ئەو بەتەمەن لە من گەنجترە ئەویش ئەو بیرڕایی منی هەیە من ئەو ڕۆژهەڵات ناسەم ناوە بە کۆڵکە زانا
کە هاتوون بەرهەمێکیان لە کوردستان لە هەولێر دۆزیوێتەوە کە چین و سیوانە لە عێراقا دۆزیمانەتەوە لە دیاربەکر دۆزیویانەتەوە وتیانە لە تورکیا دۆزیمانەتەوە لە چیای کورد لە سووریا دۆزیویانەتەوە وتیانە لە دەوڵەتی سووریا دۆزیمانەتەوە ئەمانە ڕازگۆ نەبوون نەهاتوون مێژووی کورد تۆمارکرد هاتوون مێژووی عێراق مێژووی سووریا مێژووی تورکیا مێژووی ئێرانیان تۆمار کردووە ئیزەدی ئەو پیاوەیە کە لەو کتێبەداوە باس دەکا و من ئێستا لەگەڵ ئیزەدیە کە ئەو لە ئەمریکای لە پەیوەندێکی زۆر ڕاستە و خۆدام نیازم هەیە کتێبەکەی بە ئەڵمانی بڵاو بکەمەوە و بە ئینگلیزیش چاپی تازەیمان بەدەستەوەیە دوێنێ نامەیەکی بۆ ناردووم لەبەرەوە لە پەیوەندێکی بەردەوامام لەگەڵ ئەو زانایە بەسەندی ڕێبازەکان بەڕاستی من لێرە ئێمە زانامان زۆرە بەڵام زاناکانمان تەنیا تۆفیق و هەبیمان توانیوێتی جێپەنجەی خۆی لە زمانی کوردی و لە ڕۆشنبیری کوردیە وەک ڕۆشنبیرێک و زانایە بکاتەوە تۆفیق و هەبی و مامۆستایانی تر ئێمە وەرامی پرسیارێکی دیژە دەمەوە ئەوانە ئەو کەسانە بوون کە هاتوون ئەم ئەلف بێ بە نرخیان بۆ ئێمە داناوە ئەلفبەی کوردی بە تیپی عەرەبی زۆر بە نرخە کاتان لێکم زۆر بە نرخە چونکە بۆ هەموو دەنگێک وێنێکیان داناوە لە بزرۆکەش تۆفیق و هەبی لە ساڵی 1934 لە کتێبی خوێندەواری باوە چکڵەیەکی داناوە کە ئێمەی ڕۆشنبیر من نانەوەکانی پێش من ئەبوایە ئەوەیان وەربگرتە وەریان نەگرتووە زانی بۆ وتیانە وەڵاوە گەرمێشێکات و شتێکی لەسەرەوە کرد ئەبێ بە نون و ئەبێ بە تێ و ئەگەر شتێکی لە خواریشەوە کرد ئەبێ بە یی و ئەبێ بە بێ و بەو شێوەیە وشەی من کە پێک هاتووە لە سێ دەنگ ئێمە بە دوو تیب ئەینووسین بە وین و نون نووسین ئەو بزرۆکەیەمان لابردووە ئەم بزرۆکەیە برادەرە کرمانجەکانمان ئەڵێن لەبەر ئەوی ئێمە لە تیپی لاتینیایە نووسین کەوا بێ ئێمە ئەبێ بایەخی پێبین و ئەمە زیینگوکردنەوەیە بەڵام نەچووە بچێ پێشەوەی منیش بم و دوای منیش من لەو فەرهەنگەی خۆمە ئالەم فەرهەنگا بزرۆکەم لە هەموو جێگایەکان نەنووسیوە بەڵام بە دەنگم داناوە بەداخەوە باسی جەنابە باسی پۆلی تەکنیکی کرد من چی زانکۆیەک بلکاتومەتەوە بۆ زانکۆکان هاتوومەتەوە چی زانکۆیەک داوەتی کردم چووم و تاری خۆم تیا پێشکەش کردووە داوەتم بکەن من پێویستمە پارۆشتی وانە هیچ شتێکم ناوێ سەرۆ هات گوێ لە تۆ باسی ئەوت کرد لە ڕووی ئەو زانکۆکانمان زۆر باش نه من ڕۆژەش باسم کرد زانکۆکانمان من بە گشتی قسە ناکەم بەڕاستی بڵێم زانکۆکانمان دواکەوتون زانکۆکانمان دەوری خۆیان دەبینن ئیتە قوتابی چۆن پێگەین و چۆن ناگەین ئەمە حسابێکی ترە من نەهاتوم ئەمڕۆ لەگەڵ ئێوەی خۆشەویستا وەستا بم لێرە خەت بەسەر خەڵکا بێنم نەخێر من نەهاتوم نەپێویستم بە وەزیفە هەیە نەپێویستم بە مەعاش هەیە نەپێویستم بە هیچ شتێکێ گەورەترین ئینستیتوتم هەیە لە ئەوروپا 40,000 کتێبم لە کتێبخانەکەما هەیە هەچی سەروەتە تا ئەمرم و جێگایەکیشم بۆ کڕی و تەرخانم کرد و کەسی پارەی ناومەتیە ئەم کتێبانە لەبەر دەمی هەموو دەسەڵاتی کورداوتم یەک دەسەڵات یارمەتی منی ناوەتە ئێستا نەیاوە حکومەتی ئەڵمانیش دەیاوە بەڵام خەڵک هەر چی هەیە ئەڵێ بێچەکە بێ لە دوای ئەمەوە ئەو ئەم کەسەیەکە لەبەر دەمتاناوەستاویتر بێگومان سپاست دەکەم بەبێ هەیار بێ اینجا سیستێمی عەرەبی باشە نیان و تۆ وەریگرنە سیستێمی عەرەبی قەت باش نەبووە لە ساڵی 1920 دەوڵەتی عێراقی کە لە ساڵی 1920 دامەزرا بوو عەقڵێکی دۆزیەوە بە ناوی ساتە الحوسەری ساتە الحوسەری یەکێکە لە فاشیەکانی عەقڵی عەرەبی سیستێمی پەروەردەی عێراقی تا ئێستاش لەسەر سیستێمی عەقڵی فاشی ساتە الحوسەری ڕوە ئیتر گۆڕانکاری بەسەرا هاتووە من ناڵم بەسەریان نەهاتووە کەوا بێ ئێمە عەقڵی فاشی عەرەبی لە هەندێک جێگادا دەجۆزینەوە ئێمە ئەبێ پێویست بەوە کە سیستێمێکی خۆمان هەبێ سیستێمەکەشمان من ئەبینن بە هەناسەیەکی کورتپەروەریەوە قساکەم من هەموو ژیانم کوردە لە پێناوی ئەوەشا دەژیم لەبەرەوە ئەو سیستێمەتکایە سیستێمی عەرەبی باشە نەخێر باش نییە قەت باش نییە و من لەگەڵیانیم قوتابخانە ئەهلیەکان کورە برایینە خۆشەویستینە قوتابخانە ئەهلیەکان خەنجەرێکە و لەسەر دڵی منیراوە خەنجەرێکە و لەسەر دڵ میراوە لە هەموو جێگایەکان ناوی ئەبەم تکایان لێ ئەەکەم لەگەڵ هەچ لێپرسراوەکە دانیشتم پێم وتووەتومە چارەسەری بۆ دابنێت بە پێویستم نەزانی لێرا ناوی بەرم چونکە ئەزانم هەمووتان برینارن بەدەستێەوە ئاگادارم هەستان ئەزانم ئەیخوێنمەوە ئاگاداری نووسینەکانتانم ئاگاداری ڕاو دەربڕینتانم
مامۆستایان کە زمانی دایکی فێر بێ وەرجێڕان لە ناوەڕاستی ساڵانی نەوەتەوە کە شاڵاوی وەرجێڕان دەستی پێکردووە ببورن لە موشەیە من بە ڕشانەوەم داناوە ڕشانەوە چونکە کۆنتڕۆل بەسەر وەرجێڕانەوە نییە لە ڕای خۆی مەلی و پێخەمەرە چێکمان دەزەکەی وەریەجێڕین وەرجێڕ ئەو کەسە نییە کە زمانێکی بێگانە بزانێ و بە زمانی دایکیشی بزانێ و بێ کتێبێ وەرگێت وەریجێڕێ وەرجێڕە بێ فەرهەنگی هەبێ چونکە کە وەرێجێڕا وتە زمانەکە زانم و زمانی دایکیش بەزانم مانای وایە بە فەرهەنگی خۆت وەریەجێڕیت فەرهەنگی خۆت مەنتیقی تیا نییە مانای وایە لە کاتی وەرجێڕانی کتێبەکەدا 5 دقیقەم ماوە لە کاتی وەرجێڕانی کتێبەکەدا تۆ سیستێمێکت نییە کە لەسەری بڕۆی ئەمە لەبەرەوە وەرجێڕان لاتینی مەترسی چییە؟ من نەموتوە لاتینی مەترسی چییە؟ من داوا کە مەڵێم دەسەڵاتی کوردی با هەوڵی ئەوە بە تیپی لاتینی و تیپی عەرەبی بڕیارێک بدرێ بڕیارەکەشمان با ئەوە بێ لە قوتابخانەکانە تیپی لاتینی با مناڵەکانمان فێر بن ئەگەر لە 2007 تا دەستمان پێ بکردایە سا مناڵانمان هەبوو من لە ساڵی 2007 دا پێشنیاری ئەوم کرد کە 10,000 کتێب کە بە سۆرانی نووسراون بە تیپی لاتینی بڵاوی کەینەوە بیرنێرین بۆ کوردستانی باکوور کاکفەلەکە دین کاکەی وعدی پێدام بەداخەوە کارەکەمیان نەبردەسەر لەم ڕۆژانەدا کتێبێک بڵاوەکەمەوە بە ناوی فێربوونی زمانی تورکی یەکەم کتێبە بێ کە بە تورکیەکەی نووسراوە بە تیپی لاتینی ئەنووسیەوە بە تیپی عەرەبی بۆ ئەوەی ئەو شاڵاوە بچێتە ناو ئەوانی شۆ بەشک و لەو ڕێگایەوە هەوڵی ئەوە بیت من فەشەل بهێناوە من تا ئێستا کرمانجێکم نەدی نامەیەکم بۆ بنووسێ بڵێ دەسەکانە خۆش بێ بەهۆی فەرهەنگەکانی تۆ کە بە تیپی لاتینی و بە تیپی عەرەبی نووسیوتە فێری تیپە عەرەبیەکە بوو ئیتر لەبەرەوە بێت کە ئێمە هەڵەیەکمان کرد دانی پیا بڵێن لە لاتینی مەترسی نییە من بە مەترسی نازانم بەڵام بە پێویستی نازانم چونکە کولتوری ئێمە شێوێنێ ئەگەر ئێمە بیر لەوە بکەینەوە بە لاتینی بنووسینەوە چی سەرمایەکمان هەیە بە لاتینی تورکەکان تا ئێستا بەدەستیەوە ناڵێنن ئەوەی ئەتاتورک لە ساڵی 1920 تا بە سەروەت و سامانی تورکی کرد عوسمانی کرد نەکتۆ عوسمانی کرد ئێمە نامانەوە مێژۆمان لێ دووبارە بێتەوە لەبەرەوە من لەگەڵ ئەوانیم ئەو تیپە لاتینیەکان جارێەوەی کە بەدرخان پێشنیازی کردووە 6 وێنەیتیانە 6 وێنەیتیانە لەمانەی منە هەر 6 وێنەکە وێنم بۆ داناوە تا ئێستاش هیچ کرمانجە ناڵێ هەماڵ ئەڵێ حەماڵ هیچ کرمانجێک ناڵێ عەرەبە ئەڵێ عەرەبە کە چێونە عینی نووسیوە نەحەی نووسیوە تەنیا دەنگێکە ئێمە لە کرمانجەکە نەمان بێ ئەویش من لەگەڵ یەک دوو برادەری کرمانجە وابزان بەخوا لە کاکە زیگریشم پرسی دەنگی الله کە بە کەمی لە کرمانجیە ئەبیسێ ئەویش ئێستا ئەبیسێ چووکە سۆرانێکە هاتووەتە ناویەوە لەبەرەوە من لەگەڵ ئەوانیم شیرین کەتانی ڕقمان لە یەک دەبێ بەڵێ ڕاستەکەی ئێستا کۆمەڵی خەڵکێ لە ڕای خۆمەلوی پێغەمبەر ڕکان لە منەوازان من هاتووم نانی ئەوانە خۆم لە ڕای خۆمەلوی پێغەمبەرە کاک عومەر پەتی کورێکیاکە گیان ئەگەر دەنگی خۆش وایە هەموو گۆرانیەکەم بۆ بڵێ کەچی دەنگ بەداخەوە خۆش نەبوو ئەجی ناخۆشم گۆرانیەکەم بۆتی کۆدە و ئازارانە بۆ من دەرمە بڕم کاکە گیان ڕۆژێ وەرە بە میوانم لە بەرلین ئەنجا ناوچەوانم ماسک و بگەڕێرە وێرە لە براکەمەوە دەروێ نا بڵێ ئەو قسانەی کە تۆ کردێ هەمووی کاکە گیان دەنکە و لە جیفانی منایە براکەم با ئێمە گەورەی خۆمان نەنوێنی بەسەر خەڵکە من پێم ناخۆشە تۆ مامۆستای سەرەتایی بوویت و بووی بە مامۆستای زانکۆ با پێ بڵێم وایە دکتۆرا وەرگرتیاوە مامۆستای سەرەتایی بماگایەتەوە من ئەو مامۆستانەی کە لە سەرەتاییە مامۆستا بوون بەشارازی بەوەکەم چونکە تاقیکردنەوەیکی زۆر هەڵەمان هەیە بەداخەوە مامۆستا سەرەتاییەکان لە زانکۆ سیستێمەکە ناگۆڕێ توانم دەناوە پێ بڵێم 20 ناوە پێ بڵێم لەبەرەوە ئێمە من لە ئەوروپا مامۆستایەک سەرچاو من ناڵێم بەڵام ڕێی حەقمە بیرڕای خۆم بڵێم من باشە کاکە ئاسۆ جەوهەر وەزیری کاکە گیان ئانۆ جەوهەر من کاکە گیان کاک ئانۆ جەوهەر 40 ساڵە ئەندامی ڕێکخراوێکم بە ناوی ڕێکخراوی گەلانی هەڕەشە لێکراوە 8 دانە ساڵ سەرۆکی ئەو ڕێکخراوە بووم کە 60,000 ئەندامی هەیە و 22 ڕێکخەریشم هەیە ئەو کەسەی کە دەنگی ئێوەی بە دنیا گەیانوە فەریاد فازیل و هاوکارەکانێتی ئێمە بەرگریەکی گەورەمان لێەوە کردووە ئەو برادرانی کە پەیوەندیان هەیە لەگەڵ مانازان کە من بووم بە سەرۆکی و ڕێکخراوەتم نوێنەری دەنگی ئەوانم کە دەنگیان نییە دەنگی ئەوانە بە دنیا ئەگەیەنم کە
دەنگیان بە دنیا ناکە هەمیشە بانگەوازیەوەم هەڵداوە کە ئێوە چقدرێکتان دێکراوە لەبەرەوە بۆ ئاگاداریشم لە گەڕەشی لە سەیمانی لە بەرخانەخا لەدایک بووم لە قوتابخانەیە بوو پیانەوە و قوتابخانەی مەڵکەلی پەڕۆ لە قوتابخانەی مەڵکەلی پەڕۆ لە تەنیش بۆ دەستە ڕاست مۆریس دانیشت بوو لە دەست چەپیشمە برادەرێکی تر دانیشت بوو دنیاکە زۆر سارد بوو کاچوین بۆ قوتابخانە دارمان لەگەڵ خۆمان نابرد دەبێت تۆ ببیرێ بێ کاچوین بۆ قوتابخانە دارمان لەگەڵ خۆمان نابرد ڕۆژەکەی زۆر سارد بوو مامۆستایەکی زۆر ناشرین و قەبەمان هەبوو مۆریسی بە سەزبان پشکۆلا نەبوو منیش زۆر عجول بوو مۆریس وتی فەریاد دەرەوە زۆر ساردە بەخۆ ناچمە دەرەوە منیش وتم ئێستا باوکی وەکە گوێرمەوە وتم مۆریس مەچمە دەرەوە مۆریسیش باوەڕی بەدەسەڵاتی من هەبوو وتی کاو بڵێ بەچۆ دەرەوە مامۆستاش دەستی پێکردەوەتی بێدینەکان بۆ دەرەوە مۆریس خۆی کەپ کردبوو هیچ تێی نەکرد دوایی مامۆستا هاتە بەردەمی مۆریسەوتی تۆ دەرەوەتی مامۆستا فەریاد دەڵێ مەچوەرە دەرەوە مامۆستا هاتوتی سێ قەڵەمم بەرێ ئەم سێ قەڵەمەی خستە نێوان ئەم پەنجانەمەوە مامۆستا باڵا بەرز بوو بە قورئان ئێستاش ئازاری ئەوە لەسەر ئێوەی کاکە دکتۆر ساماشاڵی قوتابخانە تایبەتەکان دڕچێکن لە دڵی هەمووبانە ئەبێ چارەسەریان بۆ دابندێ بەڕاستی دنیا مەردان قسەی جوانی کرد سوپاست دەکەم بەڕاستی بۆ بابەتەکە چووی سیستێمی پەروەردەی دەبێ نەخشەی بۆ دابندێ بەبێ نەخشە هیچ کارێکی پەروەردەی سەر ناگرێ ئەو نەخشەیەش کە دادەندێ نابێ بۆ هەفتە و دوو هەفتە دابندێ بێ نەخشەیەکی درێژخایەن بێ ئەبێ 5 ساڵ بێ ئەم نەخشانەی من کام کتێبانەی بینی 44 کتێبم بڵاو کردێتەوە بە ژمارە نایڵێم بەڵام نەخشەم بۆ داناوە 25 ساڵ خەریکی وەرگێڕانی ئەحمەدی خانی بووم بە زمانی ئینگلیزی و بە زمانی ئەڵمانی دوای ئەوە کۆنترین دەکی ئەحمەدی خانیم بە تیپی عەرەبی بڵاو کردوێتەوە کاموو کەسێک لە لای کاکە هەیە دوایی سوپاست دەکەم قوتابی کاک سیلوان ئەزانم چیم کردووە لەگەڵ قوتابی و لەگەڵ خوێندکاراوە ئێستا فێرکاریش پێیا بووە کاکە ئێستا فێرخوازیش پێیا بووە ئەمە گرفتێکە چارەسەری بە ئێمە ناکرێ بەڕاستی چارەسەری بە ئێمە ناکرێ و ئێمە ناتوانین سیستێمیشیش بۆ دام ئێمە توانین یەک سیستێمی بۆ دامنێ سیستێمەکە وەیە گەربێت و دەسەڵاتی سیاسی پشتگیری بە بکە دەسەڵاتی سیاسی کە پشتگیری کردین و دەسەڵاتی یا بە لایەنێک یا بە بەرەیەک یا بە کەسێک ئەو کەسەی تەخویل کرد بەکردنی ئەو کارە پاش 10 ساڵی تر لێرا کۆ بینەوە لەگەڵتانە ڕەنگە من بە کۆسان بڕۆم بێمە ناوتان بەڵام 10 ساڵی تری شێزم هەرتیا بێ من ئێستا 72 ئەیکەم بە 82 تا 82 دەسەڵاتم هەرتیا بێ لەبەرەوە ئیمانم بەوەیە چاوتان ماجەکەم دکتۆر نیگارخان و کاک دکتۆر سەربەز نەبی دڵێن تێبینیمان هەیە بە ئەخیرەوە ئەمەیان بۆ دروست بە ناقانونیە ئیجازە هەیە اینجا بە احترامیش نامەگری فەرموو دکتۆر بەخێرات من دەکەم و ماندوو دەکەم تێبینیەکی بچووک لەسەر کتێبەکەی جەنابەت کە پیشانتدان ئەلفوبایەکە تێبینیم کرد وێنەکان جوانن بەڵام هیچ لەژێر نەنووسیون وێنەکە بێزەحمەت شتەکە لەسەر بەڵێ ناوەکە لەسەر نەنووسیوە ئەو شتە چییە ئەمە بەڵێ چکە مناڵەکەی چی نەخێرەوە چۆن داوی لەسەر نووسی مناڵەکەی چی نەخێرە مناڵەکە تۆ تەنیا پێڵێ ئەڵێ قوتابێ خۆشەویستەکان چی ئەبینیت بێگومان مامۆستا بێ کارتێ قوتابێکە ئەڵێ سیسەمێکە بینم ئەڵێ پەردەیەکە بینم ئەڵێ پەنجەرەیەکە بینم ئەویتیان لە دەرگایەکە بینم ئەوێ ئەڵێ جووتێ پێڵاوە بینم ئەویتیان لە کچێکە بینم نووسین لە ناوەڕاستەوە دەست پێکە بەڵا ئەوێ سەرنجی دووەمشم باسی وەرجێڕانت کرد پرۆسەی وەرجێڕان پەیوەندی بە ئاسایشی نیشتیمانیەوە هەیە ئێمە وەکو کورد قوربانی دەوڵەتان ڕێگای وەرجێڕانەوە شتی زۆر خراپ و ئەوە بابەتێکە پرسێکە یعنی دانیشتنێکی تایبەتی دەوێت دەست خۆش بێتە ناو سەرنجەمەوە دکتۆر سەربەز نەبی گەلێک سپاس بۆ تەش مە بە هەڤرا بە کورمانجی پەیویندەها چێتر دەبێت ئێستا بە هەمی زاراوی کوردیە هەتا مسلمانی پیش ناوی چییە؟ من ژیانی خۆ گشت لە دیمەشق کرد بەڵام دوێ ئەزمونەی
خۆی شخصی تۆ سەیری ئەو زاراوەیەکە کە بەکاری هێناوە ژیانکردن ئەوە گرفتێکی زۆر گەورەی لە لای ئێمە دروست بووە مشتێکردنیە خەنە پاڵ ژیان ناکرێت ژیان بەسەر ئەبرێ باشی من بەختەوەر بووم پاشی 2 ساڵ لە کوردستان تۆزێک فێری کوردی بووم دەستی فەلسەفە مندا منداڵی من لێرە گەورە بوون ئێستا بڵێن زمانی منداڵی من چۆن ولو 10 ساڵە لە هەولێرەوە گۆرانکاریەک فیلۆلۆجی بوو لە زمان لە لەهجەی لۆکالی هەولێر ئەمن تەوەقعت کرد کە بێمە ئێرە محاضرێک وانەیەک فیلۆلۆجی ببینم لە بواری زمانی تەخەسوسیدا نه محاضرة وانيك بمعنى ideological issues يان بلين لفلسفة توزكي فلسفة پروردية توزكي زمانة توزكي لسر ديكشنريا وزمان نه ديكشنريا حتما زمان نه فرهمته بهر حالي دواي 2 سالا دوام هاتا كردن لكردي باكور من چون بشي كوردولوجي لقل رحمتي قدرية درو مدام ومن سرپرستی ترمولوژیای او بشکل کاملی حتی جاران طلبه کرد زازا دهات لسیواس بو حاجی قادری کوی بکوی امن ناجابو شعری حاجی قادر بوان بدن لبر من بتنی نباشور و مواقتا اولا دچو هاتو چو برحال دکتور کشی زمان کشی وکیلی را بکارتین شناس ئەوە زۆربەی بە زمان کار دەکەن لە ڕووی منهەجی میتۆدۆلۆژی یعنی کار ناکەن یەکەم شت زمانی لاتینی کە و نازانن ئەوە پێویستە دوام شت زمانی یۆنانی کە و نازانن لەبەر کوردی یۆنانی کە و زۆر نزیکی یەکترە سێم شت سەنسکریتی نازانن و ئێستا لە ئەزمونێمی شخصی زۆربەی چەمکەکانی فەلسەفە کە من بەکاری ئینان هاتمە ئێرە تووشی شۆک ئەمی جەزری لە زمانی کوردی هەیە پێویست ناکێت و بڕۆی فارسی یان عەرەبی بەکاربێنێ ئەسڵەن ئەوەی لە ناو عەرەبی دەش بە ئەسڵ نەعەرەبینە تعریب بوونە ئەعجەمینە لەبەروانە ئەو مشکلە دبا بۆ تۆزێک ئەمە باس بکەن لە بواری دیکە ئەوە من دوێ بالت بکشێن بەسەر لەو 10 ساڵی ڕۆژاوایی هاتن بەرەو هەولێردا ئێستا سێر بکە زمانی بازار چ گۆڕانکاری پێ بووە ئەزمونەیەک ممکنە کەس بۆوە باس نەکەیە ئێستا تا چانی ئێستا ئێمە زمان لۆگۆس دامەزرێت و زمانی زانستی کوردی نییە ئەوە زمانی ئەڵمانیە یەک دەخە بەقسی خۆتەوە بکەم بۆ بەهەڵە لە من تێنێ دکتۆر بەبەستی زمانی ستانداردە کاکاتوڵێ بە من بدە عربێک بە زمانی عربی تێدەگا هەمووی بەس ئێمە هەنیمان دکتۆر جان زمانی نەتەو تێدا مەزرانکردن بە دیوانکردنی زمان توحيد لغة الديوان البيروقراطية هناك توحيد في أما يكنية أما تستا وزارتي پرورده لدهوك كتاب خانيك نامير بوزيري پرورده ريدكي وزيري پرورده بزاراوك دي من لكش زان كوي كردستان لماردين من درس داية تا زاخو تا صلاح الدين تا سليم لكش زان كوا كاكا طلبي أزمون اختباري إما بيست بمختبر لغة دكتور باشا قربان ما بحث بس باس یەک کاتان لێکم هەموو ئەوانەی کەبیر لەواکەنەوە کە زمان ئەبێت تەوحید بکرێ بەڕاستی بە هەڵەداچوو زمان کرمانجی دەستورێکی تایبەتی خۆی هەیە کرمانجی پارێزکارە ئەوەی کە هەیەی نایا بەدەستەوە لە ناوی نابە ئەڵێ کچام من ئەڵێ کوڕێ من هەموو شتێک یان نێرە یان مێیە سۆرانی ئەوەی نییە کە تۆ هاتی دەستوری کرمانجی خستە ناو سۆرانی و سۆرانی خستە لا لا یارمە کاکە
ئەگەر ڕوخسەت باسێتەوە هەمووتان ئاکەدمین دەبێت ئێمە ئەبێ نەخێر ئێمە بێ زاراوەکان وەربگرین بۆ نمونە من پێم ناخۆشە کەسمە دووەکە و نووسیویانە وەزارەتە ساغڵەمیە ئەمە ڕاست نییە بەڕاستی ئێمە ئەچێ بۆ 50 ساڵ و 6 ساڵیش وەزارەتی ناوی چیە تەندروستیمان هەیە دە تەندروستێکەوە خۆی وەرگرە بۆی کەی بە ساغ و ڵەمیەکەی پێوەنێ بەڵام ئەبینی دەڤەرمان وەرگرتووە هەواڵمان وەرگرتووە ئەڤینمان وەرگرتووە من لەگەڵ ئەوامە چی وشەیەک وەرەگرین لە کنمانجیەوە لە بادینانیە و لاورامیە وەکو خۆی وەریگرین دەنگەکانی نەگۆڕین چونکە چی دەنگە لە کنمانجیە هەیە لە سۆرانیشە هەیە لە کاکە من ئێوە ڕەنگە شارەزای من شارەزای زازام شارەزای هەورامیم کارم پیا کردووە نا کاکە بەس ئەو قسانی کە کردەوەی داکە زۆر سپاس لەخوارێ لەگەڵ چاخواردنەوە زۆر سپاس بۆ مولایە سپاس